بەناوی خوای گەورە سڵاوتان لێبێت بەڕێزان لە بەرنامەی ئەمڕۆ لە خزمەتتانداین بۆ قسەکرد لەسەر دوا گۆڕانکاریەکان لە جەنگی ئەمریکا و ئیسرائیل دژی کۆماری ئیسلامی ئێران قسە لەسەرەوە دەکەین دوای مانگێک لە جەنگ چی ڕوویداوە ئایا جەنگەکە بەرەو ئەوە دەڕوات کە ئاڵۆزی زیاتر بەخۆی ببینێت یاخود بەرەو گفتوگۆ دەڕۆن بۆچی تاکو ئێستاش گفتوگۆی فەرمی دەستی پێ نەکردووە یاخود بۆچی ئێران و ئەمریکا گفتوگۆی ڕاستەوە خۆش ناکەن کارتەکانی هەردوولا چییە ئایا بازاری وزەی گیانیش لێکەوتەی چی دەوێت بەهۆی ئەم جەنگە واگەر بێت و حوسیەکانیش لە قۆناغی داهاتوو کێشە بۆ گەروی بابولمەندە دروست بکەن دوای ئێستاشکە گەروی هورموز کێشەی بۆ دروست بووە ئایا بازاری وزەی گیانی چی بەسەردێ و ئایا ڕاگرتنی شەڕ لەستی کێیە ئایا بڕیارەکە لای ترامپ یان لای ئیسرائیل یاخود لای ئێرانە ئەم پرسانە قسەی لەسەر دەکەین میواندارێک لە بەڕێزان مامۆستا ئەرکان جاف شارەزای کاروباری ئێران و دکتۆر کاروان حەمە ساڵح لێکۆڵەر و چاودێری سیاسی و دکتۆر ئیسماعیل بەرزنجی مامۆستای زانکۆ زۆر بەخێر بن سوپاسیان بدەم مامۆستا ئەرکان بەخێربێک لە بەڕێستانەوە دەست پێ بکەین مانگێک تێپەڕی لە جەنگی دژی ئێران ئێستا گۆڕەپانەکە چۆنە و ئەمریکا و ئیسرائیل چیان بەرەستێنە و سەبارەت بە و داواکاری 15 خاڵش کە ترامپ پێی بوو جیاوازی چیە لەگەڵ ئەو ڕێکەوتنی کە پێشتر ئەتۆمی لە 2015 کرایە جیاوازی ئێران ئەو 15 خاڵە قبوڵ دەکات بەناوی خۆی گەورە سڵاو بۆ بەڕێستان بۆ میوانە بەڕێزەکان و بۆ بینەرانی بەڕێزیش لە ڕاستیە جەنگەکە وێسەی تر خەریکە هەنگاوێنە بەرەو مانگی دووهەم ئەمە ئەو کاتە بوو کە کەم کەس تەوەقوعیە کردەوە نەدرێژە ینی بخایەنێ بۆیە پلانەکان هەموو لەسەرەوە قسە کرا کە لە هەفتەی یەکەم هەفتەی دووەم هەتا لە کۆتا باسی ترامپ خۆی کە لە سەرەتای جەنگەکە باسی لەوە ئەکرد کە 4 هەفتە ئاخایەنێ ینی ئەم 4 هەفتەیە وەکو کۆتا کات بۆ کۆتایی هێنان بە جەنگەکە و دیاری کردبوو بەڵام دیارە جەنگەکە تا ئێستا چەند قۆناغێکی بڕیوە و ئەو پلانانەی کە ئەمریکا دای نابوو هەر لە سەرەتای جەنگەکەەوە بەوەی کە ڕێبەری باڵایە و وڵاتە و بەشێک لە فەرماندە سەربازیەکان بکوژێ و خەڵک بێتە سەر شەقامەکان و لە ماوەیەکی کەما یا ئەوەیە ڕژێن بگۆڕێ یا ئەوەیە جامە ژەهرەکە بخواتەوە بە قەولی ئەو مستەلاحی لە ئێرانە هەیە جامە ژەهرەکە بخواتەوە و تەسلیم ببێ بەڵام تا ئێستا ئەوە نزیکەی پێمان ناوەتە بڵین مانگی دووهەمی ئەم شتانە ڕووی نەداوە و سەیری لێدوانەکانی هەردوو لاش بکەین چه ئەمریکیەکان و چه ئێرانیەکان تا ڕادەیەکی زۆر تونتری پێوە دیارە یعنی هیچ ئاماژەیەک نییە بەوەی کە ئەم دوولایەنە بێنە سەر مێزی دانوستان یا ئەوەیە ئێران خۆی یەکلایی بکاتەوە بۆی بە تەواوەتی تەسلیم ببێ و ئامانجەکانی ئەمریکاش بەڕاستی تا ئێستا وەکو خاڵیەک و دووسێ کە دیاری کردبێ لە چ قۆناغێکا لە چ خاڵێکا کۆتایی بەم جەنگە هێنێ تا ئێستا دیار نییە بۆیە ئەمریکاش هەنگاو بە هەنگاو لەگەڵ داواکاریەکانە ئەڕوا وا ئێزانم هەر ئەمە شوای کردووە کە تا ئێستا ئێران وەک ئەوەی کە ئامادەی تەواوەتی دەرببڕێ بۆ ئەوەی کە بێتە سەرمێزی دانوستان نەیتوانیوە ینی قۆناغێک دیاری بکە بۆ ئەمریکیەکان بۆ ئەوەی بڵێ لەسەر فڵان شتەکان دانوستانەکەین و بڕۆنە سەر مێزی دانوستان بۆیە ئەگەر سەیری پەیامەکانی پێشووتری ترامپ بکەین بۆ ئێران کە و کات لە ڕێگەی ئیماراتەوە پەیامی نارد بۆ خامنەیی یعنی زۆر خاڵی ئەحراجکەری تێدا بوو حتا هەڵوەشانەوەی سوپای پاسداران وەگەوترا یەکێک بوو لە خاڵەکان کە ئەمانە بۆ ئێران قبولکردن یعنی بریتە لە تەسلیم بوون پێش شەڕەکە پێشەڕ بۆیە ئاسایی بوو کە ئێرانەوانە قبول نەکە و لە قۆناغی ئێستەی شەڕا ئەبینین کۆمەڵێک یعنی 12 خاڵێک پەیامێکی 12 خاڵی دیسانەوە نێراوەتەوە وەکو پێشمەرجێک بۆ دانوستانەکان کە ئێران ئەمانە قبول بکە ئەلبەتە 11 خاڵیان بەگشتی ئەگەر باسییان بکەین لە بەرژەوەندی من وتارێکم لەو بارێش نووسیوە 11 خاڵیان داواکاری ئەمریکایە لە ئێران بەڵام 3-4 خاڵی کۆتاییان خۆی چواردەیە 11 تایبەتە بە داواکاری ئەمریکا کە و بەشێکی زۆری ئەم 11 نزیکەی 7 دانیان پەیوەستە بە وێزگە ئەتۆمیەکان بە چالاکی ئەتۆمی بە یۆرانیومی پیتێنراو لە ئێران و ئەوانی دیکەشی بریتین لە وێزگەی موشەکی چالاکی موشەکیەکان مەودای موشەکەکان یعنی بەگشتی ئەتوانم بڵێم هەر 11 خاڵەکەی کە ئەمریکا داوایەکە بریتیە لە کۆمەڵە داواکاریەک کە شادەماری بەرگری ئێرانی کردوتە ئامانج بۆیە ئێرانی ژاتیادی بەمانە ڕازی نابێ بەڵام ئەوەی کە هەیە وەکو لە بەرژەوەندی ئێران نابێ ئەوەیە کە ئەمریکا هاوکاریەکە تەنها لە وێزگەی بوشەهرە هەندێک لە بڵێ وێزگە ئەتۆمیەکەی هەندێک لە سەر پێبخە و
لە هەندێک بابەتی دیکەشا بە تایبەتی لە بواری ئابووری وەلابردننی سزاکان و پەیوەندیەکانی ئێران لەگەڵ وڵاتانی دیکە ئەمانە هەندێک هاوکاری ئێرانەکە دیارە ئێران بەمانە ڕازی نابێت وتە جیاوازی چییە ئەم ڕێکوتنە لەگەڵ ئەتۆمیەکە جیاوازەکەم بەس ئێرانیش داواکارەکانی ئێرانیش قورسن بۆ ئەمریکا ئەوەی کە دان بەگەڵی هورموزدا ئێران لە وەڵامی ئەمەیە بەڵێ ئێران لە وەڵامی ئەمەیە ئەوە هیچ هەریانزە خاڵەکە ئەوێ ڕەت کردەوە ئەمیش داواکاری خۆی تەقدیم کردووە ئەو خاڵەکانی ئێرانیش زۆر قورسن بۆ ئەمریکا بەڕاستی ئەگەر ئەمریکا ژەمانە قبولکە هەتا داوای پێبژاردننی کردووە یعنی ئێران چه زەرێکی قەرەبووی کردووە چه زەرێکی کردووە لەم جەنگەیە یعنی ئەمریکا بۆی ببژێرێ و هەتا دان بە سەروەری ئێران لەسەر گەروی ورمەزە یعنی جاران گەروی ورمەز ئاتیادی ڕێڕەوێکی کراوە بۆ هەموو وڵاتان بەڵام ئێستا لە داواکاریەکانی ئێران باس لەوە کرێکە ئەبێ ئەمریکا و نەتەوە یەکگرتوەکان بەگشتی کۆمەڵی وڵاتان دان بەوەیە بنێن کە ئێران ئیتر سەرپەرشتیاری ئەو ڕێڕەوە ئاویەیە و ئیتر لە ئێسەوە ئەوە دیارە ئەوارڕزێکەگرێ پارەیە گوەرەگرێ لەو کەشتیانی کە بەو گەروەیە تێپەڕەبن باش دوای دێمە خزمەت لەسەر جیاوازەکەی ئەو داواکاران و ڕێکوتنامێت و مش قسە دەکەین کای تۆر جەنابی بەخێر بێ دکتۆر کاروان بەروی بچین سەر ئاستی ئێران دەمەوێت لەسەر ئاستی ناوخۆی هەرێمیش خوێنەوەم بۆ بکەی لەکەوتێم جەنگە لەسەر هەرێم بە تایبەتی خوێنەوەک بە حکومەت لە کاتی ئیدارەدانی قەیرانەکان لە کاتی جەنگ ئێستا خەڵکی کوردستان هەمراوی خوێندنەوە کێشەی بۆ دزۆ ئۆنلاینە هەموو کێشەی غازمانەیە کێشەی کارەبا هەیە درەنکەوتنی موچە هەیە ئیدارەدانێکی وەکو پێویست هەیە لەم بارودۆخە بۆ خەڵکی کوردستان سەرەتا بەناوخوای گەورە سوپاس بۆ جەنابەت بۆ بیسەمانی بینەرانی کاناڵی پەیام بۆ میوانە بەڕێزەکان بەداخەوە ئەم جەنگە جەنگێکی بچووک نییە جەنگێک نیە تەنها لە بینی دوو وڵاتە جەنگەکە لە بینی دوو بلۆکە کە ئاماژەکان پێمانڵن کە بلۆکی بەرامبەر لە پشتی ئێران زۆرێکیان بەڕاستە خۆ کە خودی خۆی و پرۆکسەکانێتی کە بەشدارن و بە ناڕاستە خۆش ئەوانەی کە چەندین ساڵە چەندین دێ هاوکارن و ترسێکیان دروست کرد و لەسەر اقتصاد و سیاسەتی ئەمریکا و بەرژێوەندەکانی ئەمریکا و ئیسرائیل لە ڕووی ئەمنی و لە ڕووی سیاسی و لە ڕووی اقتصادیەوە ئەم شەڕە بۆیە گەورەیە لەبەرەوەی کە وتمان جەنگێکە لە بینی دوو بلۆکایە کاریگەری ئەمە بە حکومەوەی هەرێمی کوردستان سنوورێکی فراوانی لەگەڵ ئێرانە هەیە سنوورێکی 14 کیلومتری زیاتریش لەگەڵ سووریا هەیە کە تازە تەپوتۆزی ئەو شەڕە بین بووەتەوە کە درێژکراوەی ئەمەیە کە ئێستا بەسەر ئێرانیشدادێت و لەگەڵ ئەوەیشە سنوورێکی زۆریش لەگەڵ عێراقا کە پرۆکسیکی ئێرانە لە ڕووی ئەمنیەوە تاکە سنوورێک کە هێشتا ئاماژەکان ئەگەر چی تا دوێنێ پێرێ تورکیا شەڕەشەی ئەوەی کردوتی کە ئێمە ئەگەر بێت و پەکەکە جۆرێک لە جوم و جۆڵکە ئەوە ئێمە ناو هەرێمی کوردستانەوە لە ڕێگای بەرپرسی میتەوەکە ئاماژەکان پێمانەڵە هەرێمی کوردستان دەورە دراوە بە هەڕەشەی ئەمنی و سەربازی و اقتصادی و لە هەموو ڕێوەکەوە بۆیە هەرێمی کوردستان تەنها و تەنها حەلی ئەوەیە کە ئەم شەجەنگە کۆتایی بێ لە ناوخۆیشە بەداخەوە کارێکی نەکردووە کە احتیاطاتی غازی احتیاطاتی نەوت احتیاطاتی دارایی بە جۆرێک کە بتوانێت سەرچاوە سەرەکیەکانی ژیانی هاوڵاتیان دابینکە یعنی ئمە بیرمان نەچێ ئێرانێک کە ئێستا لە جەنگدایە خۆی ئامادە کردو تا 2-3 ساڵش ئەگەر بە ویستی خۆی بێ پێی باشە تەنەزول نەکات و ئەم جەنگە درێژە بکێشێ بەڵام ئەوەیە فشارەکان هێندە زۆرن لەسەری کە بینیمان دوێنێشەوە پێرەشەوە بە جۆرێکە کە ئیسرائیل و ئەمریکا ئەمانە ئەوان بە زووترین کات مشنەکانی خۆیان ئامانجەکانی خۆیان بەدەست بێنن چونکە ئەوان بەرگەی ئەم جەنگە ناگرن لە ڕووی تێچوونەکەیەوە لە ڕووی داراییەوە لە ڕووی ئەمنیەوە لە ڕووی ئەو بەرنامە و پلانەیەن ترکە هیانە لە ڕۆژهڵاتی ناوەڕاستە بە لوبنان و بە وڵاتەکانی ترەوە جا هەرێمێکی کوردستان کە ئەمریکا و ئیسرائیل ئەیانەوێ زوو کۆتایی پێبێت لەبەر ئەوەی بەم هەموو احتیاطە داراییەوە بەم پارە زۆرەوە کە ئەمریکا قەرزەکانیشی زیادی کردووە هەرێمی کوردستان لەم ناوەیە کە چاوەڕێ مەرحەمەتی بەغدا بێت کە بەغدا ئێستا جێشەکەی با بڵێن میلیشەکانی پشتیوانی ئێرانن حتمما ئەمە بۆ ئەم ئاسان نابێت لەبەر ئەوەی هیچ هەنگاوێکی پێشوەختی نەناوە ئێمە واز لەوە بێنە کە ئێمە ئەوە نەوتەکەمان ئەوە غازەکەمان ئەوە موچەکەمان ئێمە کاک حەکیم پەرلەمانیشمان نییە ئێمە حکوومەتێکی کاربەڕەکەرمانەیە یعنی ئێمە تا ئێستا موئەسسەیەکی
فعلی شەرعیمان نییە لە هەرێمی کوردستانە کە بتوانێت بڕیار بە کۆ بێتەوە لەسەر دەرهاویشتەکانی ئەم دۆخە. ئێران بەم جەنگە قورسی کە تایەتی ئەوە تا دوێنێ پێرە لێ خۆشببوونی بەڕاستە لەوانەیە بۆ ئەوەیە کە تووڕێی خەڵک دابەزێنە یان با بڵێن ڕێگە بگرێت لە هەر هەڵچوونێکی ناوخۆی. بەڵام نەموچە دواکەوتووە نەکارەبا بەو جۆرەیە خۆشببوونی بۆ باز و ڕسومات کە دێرە حتمما بۆیە هەرێمی کوردستان بەداخەوە دۆخەکەی زۆر خراپە و ئێمە نامانەوێت شتێک بڵێن خەڵک لەوە زیاتر بەخسێنین. بەسکەکتۆر ئەو ئیدارەدانەکەی یاخود کێشە ئێمە کێشە لە ئیدارەدانەکە ئەگەر بۆ غازوایلات بۆ کارەبا ینی بۆ خوێندنیش ئێستا کێشەیە لەسەر خوێندنیش کە ئایا پێداویستی خوێندنی ئۆنلاین هەیە لەم بارودۆخە ئایا چ کاریگەری لەسەر پرۆسەی خوێندن؟ وڵی کاک حەکیم شتەکە ڕوونە خۆ ئێمە هەر لە ئێستاوا نەبووین ئێمە 33 ساڵە چەند ساڵەوە ئەوە بێتە 35 ساڵیش ئێمە وەگوتم نەحتاتەتی داراییمانە ینی ئێستا ئەگە هەرێمی کوردستان خوا ڕەحمی کرد یعنی ئێمە چەند جار هاوارمانە کاکە نەوتەکە سۆمە بیفرۆشێ ئێستا گە نەوتەکە کە داوای لە یەکەن خۆی بیفرۆشێت گرفتیشی بۆ دروستە بوو بۆیە ئێستا ئەمە احتیاطاتی دارایی هەیە نەکۆگایەکی زۆری نەوتیە نەحتیاتی غازی هەیە نەحتیاتی ینی هیچ ڕۆیکی نییە لە ڕووی ژێرخانی اقتصادی ژێرخانی اقتصادی کاکەین کاک حەکیم ژێرخانی اقتصادی تەنها پارە نییە ژێرخانی خوێندنی باڵایە پەروەردەیە ئاوە زۆرێک لە بوارەکانی ترە ئێمە لەم بوارانە هیچ شتێکمان نییە تا بڵێن ئێمە ئەتوانی بەرگەی ئەم جەنگە بکرین ئەگەر چی تا ئێستا هەرێمی کوردستان توانیوێتی لە ئاستی میدیایەوە لە ئاستی لێدوانە نیوترڵ بیان با بڵێن بێلایەن بێ لە ناو شەڕەکە بەڵام لەوانەیە بەرەکانی شەڕ ڕێگەنیان تۆ بێلایەن بی. ئێستا من ئەو ڕۆژی وتم ئەمەی کە ئێستا داوامەکە کرابەوە من هەر گومانم بەبوو لەوەی ئەگەر دەوام دەست پێ بکات و خەڵک تەلەبە بە ئاسایی بچێت بەوە دەوام من گومانم هەبوو لەوەی ڕێگە بدرێ لە دەرەوەی هەرێمی کوردستان بۆ لەبەرەوەی ئەوان لە ناو جەنگێکان ڕێگە نایەن ناوچەیەکە بێ بە ئاسایی داوامی خۆی بکات لە کاتێکە ئەو پێی وایە سەر بە عێراقەوە و ئەمانە ئەبێ لە جەنگا بن و دوایە وەسئینە سەرەوەی کە ئەم جەنگە چی بەسەر چکە من ئەگەر بیرت بێ لە بەرنامەیەکە پێش جەنگەکە لەگەڵ جەناب تا باسمان کرد کە کارتی هورمز بەکارهێنرێت هێرش شەکرێتە سەر بنکەکانی ئەمریکا لە ناوچەکان نزیکی 50,000 سەربازی ئەمریکا لە ناوچەکە هەیە ئەمانە بخۆیان کارتێکی زۆرن بەدەست ئێرانەوە وڵاتانی تری چۆن بەشداری ئەەکەن لە جەنگەکە بەڵام هیوادارین بە جۆرێک بێ کە لای کەمی زەرەر لە نوێ بگەڕێتەوە. دێمە خزمەت کاکتۆر حکومی زانەوت ماوەسای زانکۆشی بەسەرنجێکی بزانام لەسەر خوێندنی ئۆنلاین بەردەستە ژێرخانمان هەیە جا ئەو بۆ زانکۆ ئەی بۆ بڵێن ئاستی بنەڕەتی و قۆناغەکانی دواتریش بەڵێ بەناوی خۆی گەورە و میهرەبان سوپاس بۆ دەرفەتە بۆ جەنابێشت وەڵاهی بێگومان بڕیارێکی لەپڕ بوو ئامادەکاری بۆ نەکرابوو ئەگەر پێشتر ئامادەکاری بۆ بکرێن بەڵێ توانرێت سوود لە تەکنۆلۆژیا وەربگیرێ بەتایبەتی بۆ زانکۆ کە خوێندکارەکانی لە تەمەنیەکان و لە ئاستێکی بەرزتران ڕاستە گرفتی کارەبا و ئەنتەرنێت و ئەوانە لەوانەیە وەکو بە شێوەیەکی جوزئی کاریگەری خراپی ببوایە بەڵام بە شێوەیەکی گشتی ئەگەر پێشتر بزانرایە ئامادەکاری بۆ وەکرا ئێستا وەزارەت مەسەلەن ئەڵێ لە ڕێی پلاتفۆرمەکانەوە چۆن بۆتان گونجە ئێوە ئەتوانن دەرز بڵێنەوە وانە بڵێنەوە بەڵام دواتر وانەکە ئێستا گۆڕاوە بەوەی کە وانەی تۆمارکرا و دابنرێ لە کلاس ڕوومەکانە ئەوە پێویستی بە ئامادەکاری پێشوەخت هەیە ناکرێ مامۆستا هەروە لە خۆی یەکسەر شتێک تەسجیلکە و بچێ دابنێ لە کلاس ڕوومەکە و خوێندکارەکان گوێی لێ بگرن و ئەوانە ینی پێشتر ئامادەکاری بۆ نەکراوە پێم وانە پێم وایە ئەو خوێندنی ئۆنلاینە کە بۆ زانکۆش و بۆ خوێندنی پەروەردەش ڕاگەیەنرا تەنیا موبەرێکە بۆی بڵێن کاتەکە نەفەوتاوە بڵێن عوتڵەکە درێژ نەکراوەتەوە ئەوەتە خوێن دەستی پێکرێتەوە جینا زۆر کاریگەرینە لەسەر فێر بوون. باشە بینی سەر جەنگەکە گەر بەڕێزت لە ڕوانگەی ئاینیەوە ئەم جەنگە هیچ ڕوانگەیەکی ئاینی هەیە چونکە پێشتر نەتەنەوە لە قسەکانیدا زۆر جار بازەوە دەکات دەڵێ ئێمە دژی ئیسلامیدا ئیسلامی سوننە بێ دەڵێ بەسەرکردایەتی ئیخوان الموسلیمین بێ پارتە ئیسلامیەکانی دیکە بێ ئیسلامی شیعە بەسەرکردایەتی ئێران ئێمە دژی ئەوانن و دەمانەوێت لە ناویان بەرین لەم بارودۆخەش هیچ ڕەهەندێکی هەیە ینی ڕەهەندی دینی ئەوەی کە پێوزێ بە زایۆنیزم پێوزێ بە مەسیحیە ئینجیلیەکان
بەڵێ وەکو ڕەهەندی دینی بێگومان هەیەی بەڵام وەکەوەی شەڕ بێ لەسەر دین ئەویان نییە چونکە ئەم شەڕێکی ئێستا ئەکرێ شەڕی هەژمونە ینی ئێران ئەگەر دەوڵەتێکی ئیسلامیش نەبووایە بەڵام ئەو هەژمونەی کە هەیەی لە ناوچەکەیە ئەو منافەسەیە کە لەگەڵ ئیسرائیل و لەگەڵ دەوڵەتەکانی ناوچەکە و لەگەڵ ئەمریکاشە ئەیکا ئەگەر هەر ئاینێکتری هەبوایە ئەو ململانەیە هەر ئەبوو چونکە وڵاتان دایمەن ئەو هەوڵەیان هەیە کە ناوخۆی خۆیان تەمین کرد ئەجا پەل ئەهاون بۆ دەوروبەر بۆ فراوان بوون هەر سروشتی دەسەڵات وایە یعنی دەسەڵات خوازی زۆر سەیرە ڕەهەندی نەفسی تایە ڕەهەندی کۆمەڵایەتی تایە کەسێک کە بە دەسەڵات بوو بۆ تۆزە دەسەڵاتی کە هەیەی ناوەستێ پەل ئەهاوێ ئەوێ گەورەتر ببێ ئەوێ خەڵکی تر گوێ ڕایەڵی بن ئەوە بۆ دەوڵەتەکانیش هەروایە کاتێک کە دەوڵەتێک گەورە ئەبێ ئەوێ لەو ناوچەیە قسە یەکەم ئەو بیکە لەوە گەورەتر ببێ ئەوێ لە جیهانا قسە یەکەم ئەو بیکە مەسەلەن ئەمریکا زۆرێک لە شەڕەکانی کە ئێستایکە لەبەر چیە نە لەبەر خاتری دیموکراسیە بۆمان دەرکەوتنە لەبەر خاتری مافی مرۆڤانە لەبەر خاتری ئەو شیعارە لیبرالیانەیە کە هەڵیان گرتووە هەمووی لەبەر خاتری هەیمەنە و هەژمونە چێ دەسەڵاتی هەبێ لە دنیاە چێ قسەی یەکەمی هەبێ چێ گوێڕایەڵی زیاتری بکرێت لەو ڕوانگەیەوە پێم وانە شەڕێکی دینی بێ ئێمە بڵین لە نێوان مسلمان لە بەرەیەکە و مەسیحی و جوولەکە لە بەرەیەکی ترابێ بەڵام ڕەهەندی دینیشی هەیە بینین کە بەڵام ئەو باسی فراوانکردنی دەوڵەتی ئیسرائیلی گەورە لە نیرەوە بۆ ڕوفات بۆ فورات ئەوە ڕەهەندێکی دینی نێ لای بڵین بنیامین نێتەنیاهو حکومەتەکەی کابینەکەی وەکو کیانی جوولەکە ئەگەر وەری بگری بەڵێ بێگومانەوەن ئەوە ینی عرفێکی دینیە و هەیە لە نوسوسی دینی ئەوانە کە ئەرزەکەیان بەو شێوەیە و لێوە تا ئەوەیە بەڵام دیسانەوە بنیامین نێتەنیاهو وەکو سەرۆکی وڵات و وەکو سیاسیەک ئەو ڕەهەندە دینیە ئەکا بە پاشخانێک بە خەلفیەتێک بۆ ئەوەی ڕەوایەتی بدا بە هەژمون خوازی بە دەسەڵات خوازی خۆی خۆ ئێمە نایڵێن خۆیان زۆرێک لە بڵێن شتۆڤەکار و پارتە ئۆپۆزیسیۆنەکانی ئیسرائیل ئەڵەن کە بنیامین نێتەنیاهو ئەو شەڕێکی ئێستاییکە بە دەرەجەی یەک شەڕی شخصی خۆیەتی ئەوەی بمێنێتەوە لە دەسەڵات ئەو دەسەڵاتی کەوتمان ینی هەموو کەس هەر حەزەکە کە هەی بوو زیاتر بێ و گەورەتر بێ بمێنێتەوە چونکە کۆمەڵک دۆسیە هەیە کە لە دواییە لە دەسەڵاتانەما بە دوایەوەن ئەیبەنە سجنەوە و لەوانەیە سزای قورسشی بەسەرابن بۆیە ئەوە بە دەرەجەی یەک ئەم ململانەی دەسەڵات و شەڕ و هەژمونە بەڵام باگراوندێکی دینی خەلفێتێکی ئاینیشی هەیە حەزەکەم یەک ئیشارەت بم بەوەی کە مەسەلەی ئێستا پێشتر ئیسلام ئیخوان المسلمین قەداغاکرا لە ژێر فشاری ئیسرائیل نەبوو لە وڵاتانی عەرەبی ئێستش بڵێن شەڕەکەی لەگەڵ ئێرانە بەڵێ بێگومان ئەوە ئاخر لەبەر ئەوەیە کە ئیخوان المسلمین ینی ئایدۆلۆژیایەکی هەیە کە یەکانگیر نییە لەگەڵ ئەو ئەجێندایی کە ئیسرائیل هەیەی ئەگەر پارتێکی ئیسلامی هەبێ یەکانگیر بێ بۆ نمونە ئیمارات خۆ ئێمە بۆ دوور بڕۆین وەکو دەوڵەتێک لەسەر دەوڵەتی ئیسلامی حسابە بەس لەبەرەوەی ئەجێنداکەی یەکانگیرە لەگەڵ ئیسرائیلە ئیسرائیل دژی ئیمارات نییە دژی بەحرین نییە بەس بۆ دژی ئێرانە بۆ زۆر حەزی لە چارەی قەتەرنی حەزی لە چارەی تورکیانیە خۆمانامووی دەوڵەتی ئیسلامی سونیشن باش لەبەر ئەوەیە کە ئەجێندای ئەمانە یەک ئەگرێتەوە بەڵام وەکو وتم حەزەکەم ئیشارەت بۆ بەم ئەوەی کە دەسەڵاتی جوولەکە لە نیلەوە هەتا فڕات بێ و لە بینی هەردوو ڕووبارەکەیە ئەوە شتێکە وەکو دەقێکی ئاینی هەیەە بەڵام لە ئەرزی واقعە ئێستا جێبەجێبوونی مەحاڵە چونکە ئێمە ئەگەر هەر لە ڕووی نەسەمەوە لە ڕووی ژماری دانیشتوانی شۆ حسابی بکەین ئیسرائیل ژمارەیەکی دانیشتوانی کەمی هەیە ناتوانێت وەکو دەوڵەت ئیدارەی ئەو هەمووی بە عەرەبەوە 9 ملیۆن دەتۆ عەرەبەکەی لێ دەرەکەی و کاتە ناتوانێت ئیدارەی ئەم هەموو زەویە بداوەخو دەوڵەتی 450 ملیۆن کەس نزیکەین لەو ناوچەیە ئاژین ئەوە شتێکی مستەحیلە وەکو دەقێکی ئاینی هەیەە و ئیشی لەسەر ئەکەن بەڵێ لەوانەیە بتوانن هەژمونیان لە ڕێی ئەوەی کە پێیان وترێ بریکارەکانیان ئەتوانن هەژمونیان هەبێ بەڵام ئەوەی کە دەوڵەتەکەیان ئێستا کە هەیە لەوێ فراوان ببێ ئەو ناوچانە هەمووی بگرێتەوە شتێکی مستەحیل مەحاڵەکە مامۆستەکان ویست باسی جیاوازی بکەین ئەو 15 خاڵێکی ئێستا ئەمریکا هەیەی بۆی کە بەرنامەی ئەتۆمی ئێران نەمێنێ یۆرانیۆمی پیتێن ڕاوڕاز بکەن موشکیان نەمێنێ بڵێ موشکیان کولمەوەدا بێ درۆن و ئەوانە جیاوازی لەگەر ئەو ڕێکەوتنە کە لە ساڵی 2015 کرا ڕێکەوتنامەی ئەتۆمی بێ
جیاوازەکەی زۆرە سەبات بە خاڵەکانی ئێرانیش لە ڕاستیە گەرێمە ڕێکەوتنامە ئەتۆمیەکە بە هەردوو داواکاریەکانی ئەمریکا و ئێران هەڵسەنگێنین جیاوازیکی ئێژگار زۆرە بینین یعنی سەرەتا گەرێمە باس لە ڕێکەوتنامە ئەتۆمیەکەی 2015 بکەین یەکەم سەقلێکی نێودەوڵەتی زیاتری هەبوو بۆچی چونکە ئێران بەرامبەر 6 وڵات بوو یعنی 5-1 بوون و ئەم 6 وڵاتە قسەی یەکەمیان لەناو نەتەوە یەکگرتوەکانە کرد و دەسە باڵا بوون لە ناو ئەنجومەنی ئاسایشی ناو نەتەوە یەکگرتوەکان بۆیە ڕێکەوتنەکە ڕێکەوتنێکی نێودەوڵەتی بوو وە لە بەرامبەری دواتریش ئەگەر بینە سەر خاڵەکانی ڕێکەوتنەکە تایبەت بوو لەسەر بابەتی ئەتۆمی و بە تایبەتی وێزگە ئەتۆمیەکان کە داخران یەکێکیان بمێنێتەوە سنتەرفیوژەکان کە ئێران نزیکەی باس لەوە کا زیاتر لە 19,000 هەبوو کەم کرایەوە بۆ پێ ڕێکەوتنە بۆ نزیکەی 5,000 ئەمێری پیتانی یۆرانیوم بەڵێ ئەو بڵێن ڕێژەی پێتاندنی یۆرانیۆمی ژەوکاتە لە 120 بۆ عادەتەن لە ئێران لە دوای ئەحمەدی نەژاد ئەعلانی کرد کە ئێمە تا ئێستا گەشتوونەتە پیتاندنی لە 120 بەڵام لە ڕێکەوتنامە ئەتۆمیەکە ئێران ڕازی بوو بیکەنی کاتەوە ئەوەش بۆ 3.6 هەتا لەبارەی چاودێریکردنیانەوە ئێران ئامادە بوو بە پێ ڕێکەوتنامە ئەتۆمیەکە کە وێزگە ئەتۆمیەکان بە تەواوەتی بخاتە ژێر کامێرای چاودێری ئەنجومەنی ئاسایشی نێودەوڵەتی و بەبێ ئەوەی کات دیاری بکەن هەر دقەیە بیان نەوێ بێن یعنی چاودێری خۆیان لە وێزگەکانە جێبەجێ بکەن و تەنانەت باس لەوە کرا کە کامێرای ڕاستە و خۆشە بێ دەبێت لە ناو وێزگەکانە بۆ ئەوەی ئەگەر هەر دقەیەک ویستیان لە ڕێی کامێرای ڕاستەوخۆوە چاودێری بکەن یعنی ئەمانە هەموو لە ڕێکەوتنامە ئەتۆمیەکە هەبوو بۆیە هەر لە سەرەتاوە بەشی ئوسوڵگەراکانی ئێرانیش زۆر دژی کابینەی ڕوحانی و خودی بە تایبەتی وەزیری دەرەوە جەواد زەریف قسەی زۆریان نەکرد کە ئەیانوو ئێرانی گەیاندووەتە یعنی لەو پێشکەوتنەکە هەیبوو گەیاندێتیەوە پێش هەموو پێشکەوتنەکان بۆیە هەر لە سەرەتاوە وسڵگەراکان پێ ڕازی نەبوون لە بەرامبەریشان لە ناو ئەمریکایە بۆ خۆتەزانی ترامپ لە بانگەشەی هەڵبژاردننی ئەوە بوو کە گەر دەرچێ لەم ڕێکەوتنامە دێتە دەرەوە بۆیە ئەم ڕێکەوتنامەیە ئەتوانین بڵین نە بە دڵی ئێران بوو نە بە دڵی ئەمریکیەکان بوو بە پێی بڵین نەیارەکانی ڕێکەوتنامەکە بەڵام سوودی بۆ هەردوو لاشە بوو لەم قۆناغا ئێران توانی سوودێکی باش وەربگرێ بە تایبەتی سوودکردنی هەندێک سزا لەسەری ئازادکردنی هەندێک لە پارە بلۆکراوەکانی ڕێگەدان بە هەندێک هاوردەکردنی هەندێک بابەتی پێویست بە تایبەتی بواری دەرمانسازی و پزیشکی وانە بۆیە ئەم سوودێکی باش بوو بۆ ئێران بەڵام کە ترامپ لی کشایەوە دووبارە چوونەوە سەر خاڵی سفر ئێستا بە پێی ئەم 12 خاڵە ترامپ ئەم 11 خاڵی کە داوای لە ئێران کردووە ترامپ تەنها لە بابەتی ئەتۆمی نەوەستاوە یعنی بابەتی ئەتۆمی ئەگەر لە ڕێکەوتنامە ئەتۆمیەکە کەمکردنەوەی سنتەرڤیوژەکان کەمکردنەوەی ڕێژەی بەرهەمهێنان هەتا چاودێری خستنە سەر وێزگەکان ئێستا ئەوانە نەماوە ئەوە هەمووی سفر کراوەتەوە یعنی نابێ هیچ بەرهەمێک لە ناو ئێرانە لەبارەی یۆرانیۆمەوە قسەی لەسەر بگرێ لەبارەی وزەی ئەتۆمیەوە قسەی لەسەر بکرێ هەتا ئەوەشی کە 400 کیلۆ باسەکرێت کە لە ناو ئێرانە هەیە ئەبێ لە ئێران بچێتە دەرەوە و باس لەوە کرێ ئەبێ ئەمریکیەکان بۆ خۆیان سەرپەرشتی بکەن و خۆی هەتا ترامپ خۆی بزانێت چێدا ئەنێ و چۆن سەرپەرشتی ئەو وێزگانە ئەکات جگە ئەمە کە زۆر زیاترە لە ڕێکەوتنامە ئەتۆمیەکە بوارەکانی دیکەشی گرتووەتەوە موشک بە تایبەتی کە ئەڵێ نابێت لە 200 کیلۆمتر وابزانام ئێستا لە 11 خاڵە بوو بە 300 کیلۆمتر لە 300 کیلۆمتر مەوداکەیان زیاتر بێ ئەسڵ نەگاتە ئیسرائیل و تەنها لە کاتی بەرگریشە ئەم موشکانە بەکاربهێنرێ یعنی ئەگەر لە شوێنێکەوە ێرش کرایە سەری ئەوە ئەتوانێت بەم موشەکە مەودا کورتانە بەرگری لە خۆی بکە و زیاتر لەوەش تەواو پیشەسازی سەربازی ئێرانی بە تایبەتی ئەمەزانین لە بواری دروستکردنی درۆنە ئێران لە ڕووی پیشەسازی درۆنیەوە پێشکەوتنیی باشی بەخۆیەوە دیوە ئەمریکا ڕاستە و خۆ لە 11 خاڵە ئەوەشی کردووەتە ئامانج کە ئەبێ دا بخرێن و ئەو درۆنانەشی کە لە ناوێرانە هەن بخرێنە ژێر چاودێری ئەو هێزانی کە دواتر سەرپەرشتیاری ڕێکەوتنەکەکەن و لە ئێران یعنی لە ئێران ببرێنە دەرەوە کە ئێستا ئێران هەموو خاڵانی ڕەت کردەوە ئێستا چی ڕوودەدا هیچ مەجارێک ماوەتەوە بۆ ڕێکەوتنەگەر یەک چۆنەڵی جەمعبەندی بکەم لە بینی ئەم داواکاریانەی هەر سێ داواکاریەکە و بەوەی 2015ەوە لەناو ئێرانە دوو دەسەڵاتی هاوتەری بە یەکتری هەیە دەسەڵاتی چند دەسەڵاتی خزمەتگوزاریە کە حکوومەتە دەسەڵاتی یاسادانان و جێبەجێکردن و دادوەریە ئەمە ئیشی خۆیەکە کە بریتە لە کابینەی ئەنجومەنی وەزیران دەسەڵاتێکی دیکەمان هەیە دەسەڵاتی سەربازیە ئەم دەسەڵاتە سەربازیە دەسەڵاتی حکوومەت هیچ دەسەڵاتێکی نییە بەسەریە ئەمانە ڕاستە و خۆ پەیوەستن بە ڕێبەری باڵاوە و ئەم دەسەڵاتە هەموو چالاکیە سەربازیەکان چ وشکانی چ دەریایی سوپای پاسداران و ئەرتەشیش و چ
هەتا ئەوەی نیروی قودسی ژێزی قودسیش کە لە دەرەوەی ئێران کارەکە هەموو ئەمانە ئەوەتان لە کابینەی سەربازی ئێرانیە و ئەمانش ڕاستەوخۆ پەیوەستن بە خودی ڕێبەری باڵای ئەو وڵاتەوە بە کورتی ئەمریکا ئەیەوێ ئەم کابینەیانە وەلابخە ئەگەر سەرنجی ئەم مانگە و هەتا 12 ڕۆژەش بدەین جەنگی 12 ڕۆژە لەناو ئەم کابینە سەربازیە لە ڕێبەری باڵاوە تا بۆجبەی یەکەم و دووەم و نزیکەی سێمیش کوژراونەوە ئێستا ئێراندانی نابەوەش کە تەنگسیری فەرماندەی هێزی دەریایی سوپای پاسداران ئەویش کوژراوە ئەم بابەتە سەربازیانە کۆتایی پێ بهێنێ و هەر شتێکیش کە پەیوەستە بەم کابینە سەربازیەوە ئەمانە کۆتایی پێ بهێنرێن و ئەمانەش زیاتر بەرهێرشی ئەمریکا و ئیسرائیل کەوتوون بەڵام سیر کە لە کابینە حکوومیەکەی خزمەت گوزاریەکەی تەنیا وەزیری بەرگری ئێرانی بەرکەوتووە ئەنا سەرۆک وەزیران بڵین سەرۆکی کۆمار و کابینەکە هەتا پەرلەمانیش ئەمانە تا ڕادەیەک پارێزراون بۆیە لە 11 خاڵەکەی ئەمریکا ئەگەر سەیری بکەین ئەوەی کە بە ئامانجی گرتووە بریتیە لەم بابەتی سەربازیە و ئەچی ڕووداوی کە ئێران نەساچە ڕەتی کردوێتەوە ئەوە ڕوودا کە ئێستا لە تازەترینی لە دوانی قاعانی فەرماندەی هێزی قودس هەڕەشەی کردووە و ئەمڕۆ کە حاتەمی کە دیسانەوە لە بڵین پەیامێکی تازێباری لەبارەی کوشتنی تەنگسیریەوە دەرکردووە لە پەیامەکە باز دەوەکە کە ئێمە تۆڵە ئەسێنین و تۆڵەی خوێنی ئەوانەشی کە لە ڕابردووە کوژراون تۆڵی ئەوانی شەکەینەوە و هەتا باسی لەوەش کردووە کە ئەگەر بیر لەوە بکەنەوە بیانە ناو گەروی ورمزەوە ئەوە گەروی ورمزەکەین بە گۆڕستانی هێزەکان بۆیە لە بەرامبەر ئەمریکاش ئامادە نییە بە هیچ یەک لەو داواکاریانەی خۆی سازش بکە و هێرشەکانی بۆ ناو ئێرانیاسە تەنها بابەتە سەربازیەکانی نەگرتوێتەوە قسەی لەسەر دەکەین مامۆستا دکتۆر سەبارەت بە شەڕەکە دوای 30 ڕۆژ دیارە بەکوێ دێگا ئێستا بڵێن لە کۆنتڕۆڵ دەرچوو ئەم شەڕە نەتوانن گفتوگۆ بکەن بوەسێنرێ ئێستا هێزی ئەمریکی زۆریش بڵێن باز دەکەی کە ژمارە هێزەکانی گەیشتوتە 15,000 بڵێن زیاتر لە 50,000 هێزی سەربازی لەو مایەوە 15,000 بۆ 20,000 هێزی سەرباز زیاد کرد بێ لە خۆرەڵاتی ناوەڕاست وڵا کاک حەکیم بەداخەوە ینی شەڕەکە زیانەکەی زۆر لەوە زیاترە کە میدیاکان باسەکەین من یەک نوە دووە باسکەم تەنها لەو هێرشی کە کرایە سەر زانکۆکان لە ئێران 250 کەس گیانی سپاردەوە بە هەزارها خەڵک برینار بەشێکی ئەمە بۆ وری خەڵک ئەمە زۆر هین ناکرێەوە بەشێکی هەم ئێران نایەوێت زۆر ئەو بڵاو کاتەوە هەم ئەمریکاش ناوێت لە ڕووی بۆی فشاری زۆر لەسەر نەکرێت ئەمە بۆچی بەنمونێ باسم کرد ئەم جەنگە لە خۆیەوە پلانی بۆ دانراوە ئێمە گە باسی قۆناغەکانی ئەم جەنگەکەین ڕاستە یەکێک لە سیناتۆرەکان بە ناوی کریس مەرفی دەڵێت لەم جەنگەیە یەکێک لەو شتانی کە تڕە بنەی پێکاوە ئەوەیە تەسەوەری نەکردو ئێران بە زووی بگاتەوەی کە گەروی هورمزدا بخە پێی وایە پێش ئەوەی بگاتە ئەو کارتە ئەمان لە ڕێگەی کوشتنی خامنەیەوە ئەتوانن کۆنتترۆلی ئێران کرد بەڵام درێژکردنەوەی ئەم شەڕەوای کرد کە ئێران دەستبەرێ بۆ ئەو کارتانش بۆ لەبەرەوەی قۆناغبەندیەکانی ئەمریکا کە داینابوو بۆ ئەم شەڕە قۆناغەکان زۆری خان قۆناغی یەکەم و قۆناغی یەکەم لە کاتی خۆیان تاویان کرد ئەگەر بۆت باسکەم قۆناغی یەکەم ئەوە بوو کە ئاسمانی ئێران کۆنتترۆلکەن ئەم قۆناغیان بە سەرکەوتی کرد بێ ئەوەی خوێنی سەربازێکیان خوێنی لینێکی بێ زیانێکی زۆر بکەن هەم ئاستیتاران و هەم بەشی ئێران بەگشتی ئاسمانی ئێرانیان کۆنتترۆل کرد لەم پرۆسەیە کە سەرکەوتو بوون قۆناغی دووهام بە ئامانجگرتنی ژێرخانی سەربازی ئێران تەنانەت نیوکلێرژ نە ئەتۆمیش نە ژێرخانی سەربازی چونکە ئێران جگە لەوەی کە مامۆستا باسەکە یاین دانوستان کە هەبووە لەسەر پرسی چەکی ئەتۆم دانوستانێکی قورسیشە بووە لەسەر توانای بالستی ئێران کە پێیان وا بۆ هەڕشەیەکی گەورەی لە هەر ئانوساتێکە کە ئێران دەتوانێت هاوکاری پرۆکسەکانی خۆی پێ بکە و ئەو هەندەسەی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە بۆ هێزی خۆی کێشاوێتی بتوانێت ئامانجەکانی پێپێکێ بۆیە ئێستا کە دەوترێت بۆ نمونە بالستی هەڵاوە 400 کیلۆمەتری بڕیوە 4,000 تێگەیشتن لەوەی کە بڵێ ئەمە بەقەدەر ئەتۆمەکە خەتریاتی هەیە چونکە جاری وایە ئەتۆمەکە تۆ کاتێک کە هەڕەشەی سڕینەوەت لەسەر ئەمجا بەکارێنی بەڵام ئەم هێرشی بالستیە کە ئەوەندە مەسافەکە ببڕێت پیان وایە بۆ هەر جەنگێک ئێران ئامادەیە لەگەڵ هاوبەشەکانیشە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە بەکاری بێن بۆیە هێندەی ئەوە بەلایەنە گرنگ بووە کە ئەم توانە سەربازیشی لەناو بەرن
بۆیە زۆر هەوڵیاندا کە قۆناغی دووەم قۆناغی ژێرخانی سەربازی ئێرانە بە زووی کۆتایی پێبێنن بەڵام تووشی شۆک بوون کە بینیان زۆرێک لە ناوچەی تایبەتی خۆی هەیە بۆ ئەم موشەکە بالستیکان بۆ درۆنی خۆکش بۆ چەندین جۆری درۆن و ئێستەیش کە ئیعلانی ناکەن کە رووسیا و بە تایبەت رووسیا و سین بە جۆرێک لە جۆرەکان هاوکاری ئێرانەکەن بۆ ئەوەی شەڕەکە فراوانتر نەبێت لە ڕووی دەرونیەوە ئەگینا ئەمریکا باشە زانێت کە جا ئەوان رووسیا و سین بۆیە تاکتیکانە ئەم قۆناغانیان زانی بۆیە هەوڵدیانە قۆناغی یەکەم ئەگەر ئاسمانی ئیسرائیل داگیرکرا قۆناغی دوم بۆ ژێرخانی سەربازی ئێران ئەمە زۆر بخایانە کە زۆری خان گەیشتە هورموس لێرەوە قۆناغی سێم من هەر پێش ئەوەی کە بگاتە ئەوە ئاماژەم پێکرد لە کە پێشبینمان کە کەوتمان دوای ئەم قۆناغە دەسەبەر بۆ قۆناغی ژێرخانی ئابووری ئێران ژێرخانی ئابووری ئێران خوێندنە زانکۆکانە ئاوە نەوتە کارەبایە وزەیە غازە هەموو ئەو بوارانێ بۆیە بینیمان کە زۆر بەتوندی ئێستا هێرشێکی بەرفراوانی مکەسەف هەیە لەسەر ژێرخانی ئابووری ئێران کە ئەمەوە ئەکا زۆرێک لە ئامانجەکەی ئەمە قەتەبعاً قۆناغی سێمە وە گوتمان قۆناغی یەکەم و دۆم تا ڕادێ بەدیهات و قۆناغی دووەم بۆچی بەدیهات و چونکە هەتا ئێستا تقریبان ئێران لە 100% توانای بالستی و درۆنی هەیە لە چاو سەرەتای جەنگەکە 28 بەسەندێک شۆک و تاکتیکی جەنگیش لێ دەڕوان بازێکی بیری بەڵە هەرنێکیشی تەنها لە ڕووی سیاسی و بەکارهێنێ بۆی بەردەوام وەکو هەڕەشە کە بەکاری بێنێ قۆناغی سێم بەم کە ژێرخانی ئابووریەکەی دی کە ئێستا زۆر بە قورسی ئەوەی کە بەڕاستی دیسانەوە شۆکە بۆ ئەو وڵاتان تەسلیم نەبوونی ئێران چونکە ئێمە چەند جار باسمان کردو ئێران نزیکی 47 ساڵە لە حکومە لەسەر بنەمای شۆڕژگێری ئەم وڵاتە بەڕێوە بە تەسلیم بوون لای ئەوان بەواتای بەتاڵکردنەوەی ئەو بیرڕای کە هەیەیان بووە کاتێک کە ئێمە خەڵکێک بیرەکاتەوە ئەڵێ ئەوە لاریجانیش کوژرا ئەوە خامنەی کوژرا لە عقیدەی خۆیانە ئەم شەهید بوونە ئەوان بە پارێژ مەزندە ناکرێ یعنی من هەموو جارە باسەکەم یعنی ئەمریکاش باوەڕی بەمە هەیە ئەگەر لاریجانی بیەوێ نەکوژێ و بمێنێتەوە بمێنێتەوە لەسەر چ دەسەڵاتێ سەرۆکی پەرلەمانە بینیوێتی ئەنجومەنی ئاسایشە بینیوێتی ڕاوێژکاری یەکەمی خامنەیە بینیوێتی لەگەڵ خۆمێنی یعنی چ پۆستێکگەیە نەبینیوە یعنی پارەی ئەوێ پۆستی ئەوێ باشترین هەدیە کە یاوێتی پێی ئەوەیە کە بەم جۆرە بکوژێک نەک لە جێگا بۆیە بەڕاستی قورسە بۆ دەسەڵاتێکی ئایدۆلۆژی شۆڕژگێری بە ئاسانی تەسلیم بن من ئێستا قۆناغی تر پێڵم کە ئەمە قورسترین قۆناغە بۆ ئەمریکا وەکتمان ئێستا هێشتا لە قۆناغی سێمان بۆمبارانکردن ژێرخانی ئابووری بۆی ئێران وا لاواز بێ کە هیچ وڵاتێ تەماحی پێی نەمێنێ بڵێن تەواو ئەمە هی ئەمریکای وەرە بابەشیکە دوایش بە داتا بۆ دڕوونەکەمەوە کە ئەمریکا چۆن وردی کردوتەوە ئەگەر ئێران دەستی بەسەرا بگرین چەند دۆلار قازانجەکەین لە هەموو سێکتەرەکان ئێرانە ئەمە قۆناغی ژێرخانی ئابووری ئێسش هەر بەردەوامە قۆناغێکی تر ئێران لە میدیانە کە ئێستا ئەبینین ترەمپ بە هەموو جۆرەیەک لێدوانەیە وەزیری دەرەوە ئەمە تەنها ئامانجەکە بۆ شاردنەوەی کارتی دەستیان نییە ئەم قۆناغی چوارەمەی کە ئەیانەوێت درست خەنە ناو دەسەڵاتی ئێرانەوە درست خەنە ناو ئێستش بە شوێن یەک شەخص دوان گروپێک دەسەڵاتێکە ئەگەڕێن کە لە ناو خودی ئەم دەسەڵاتی ئێران نابێ چونکە پێیان وایە ئەم دەسەڵاتە هێستا شەرعێتی هەیە بۆیە خەڵک هەڵناسێلی هێشتا توانایەکی سیاسی هەیە هێشتا لە خەریتەی بەڕێوەبردننی ئێران ئەزانێ دەسەڵات و چونکە ئێران بەڕاستی وڵات نییە کاکاکە ئێران نزیکە لە قاڕەیەک فراوانێکی تۆ تەسەوەرەکەی ئێران ساڵانە 250,000 کەس نا 250,000 مهندس تەخەڕوجەکە لە وڵاتە من بۆ عقلی زانستی ئەمە تەنها ڕقەمە ئێرە ئەمریکا خۆی لە راپۆرتەکانی خۆیان باسێکە توانای مرۆیەکی زۆر گەورە نەگەوەی ژماری دانیشتوانی زۆر بێبەست لە ڕووی ئیشکردنەوە لە ڕووی عقلی بەڕێوەبردنەوە لە ڕووی عقلی زانستیەوە تەنانەت بڕوا بکە تەماحیشان لەوە هەیە بۆ بژانەوەی ژێرخانی ئەو وڵاتە و سوودگەیاندن بە کەتی کەتە ئابوووریەکانی ئێران و ئەمریکا وڵاتانی تر لە ڕووی سیاسیەوە عقلێکی درێژخایانی هەیە بۆ کە ئەمە ئیمپراتۆر بووە ئەمە دەوڵەتێک نەبوو بە ئاسانی تۆ پێ بڵێ خوا حافیز و خەڵکێک لە دەرەوە بێنی هەج وڵاتێکی تر و سووریا بینیمان گروپێکیانە قسیانە سەر حکم و ئیشەکە ئەڕوا
بەڵام ئەمە وڵاتە نییە بە ئاسانی کوڕی شابێنی بێ خەیتە سەر حکم ئەیانەی وڵاتێک بێ چونکە ئەقەلیەتی زۆرتیایە ئەمانە بەدەسەڵاتێک بەڕێوەبەرەیە کە ئێستا 47 ساڵە پسپۆرە لە بواری خەفاندنەوەی خۆپشاندان و کەمکردنەوەی ناڕەزایەتەکان بۆیە قۆناغی چوارم تا ئێستا هیچ کەس نەهاتۆ بە دەمیان و لە دەسەڵاتی ئێران بۆ ئەوەی دەسەڵات دروست بێ لە دیبلۆماسیەکان و لەی ڕوونی پلانەکە ئەوەیە ئەیانەوێت لە ناو خودی خۆیانە دەسەڵات بگوازنەوە لە ناو خودی ئێرانە دەسەڵات بگوازنەوە تا ئێستا هیچیان ئامادە نین و ئەب لێ دوانانەیش دەستخستنە بینیانەوە تا ئێستا ترامپ خۆی ئەندێک دەڵێ ڕژێمێکی نوێ هاتووە ئەوە سواز چێوی ئەوەیە کە درزێک بڵێ درزە چونکە هەم لە ڕووی سیاسی و هەم لە ڕووی و بە دڵنیایی و ئاگادار بە لە ڕووی ئینتەلی لە ڕووی کوبڵی ئەمنی لە ڕووی استیخباراتیش لە ناو ئێرانە دیسانەوە کار ئەکرێت لەسەروی کە ئەم هەنگاوە بنرێت دوایە گەر کات دەبوو بەڕقم پێتەڵم کە بە کورتەکەی ئێرانیان بۆ ئەوێ باش کەلتور ئەگەر شتێک تەبی لەسەر ئامانجەکانی جەنگ بۆ لەسەر ئەوەی کەلتوری شتێکی ئاماژەی پێدا یعنی ئەم شەڕە جگە لە ڕەهەندی بڵێن هەژمون ئەوەی کە ئێران نەبێت ئەس دەهێز مەسەلەی شەڕکردنیشە لەگەڵ عاقڵی سەربازی بێ تەکنەلۆژی ئێرانی بێ چونکە لە ناوچەکە لە ڕووی موشک بێ لە ڕووی درۆن بێ لە ڕووی بڕۆ منە ئەتۆم بێت ینی پێشکەوتووە بەڵێ بێگومان یعنی کە ئێماڵین شەڕی هەژمون خۆوڵاتێک کە هەژمونی لە ناوچەیەکە پیا کرد هەر لە خۆیەوە نییە حتممە بێ کۆمەڵێک ئیمکانیاتی داخلی هەبێ وای لێ بکە بتوانێت ئەو هەژمونەی خۆی بپارێزێ و وەفراوانی بکە ئێران کاری لەسەر ئەوە کردووە یعنی پشت بە خۆی ببەستێ بە بەردەوامی لە ڕووی تەکنۆلۆژیاوە بێ لە ڕووی ئابوووریەوە بێ لە ڕووی تەنانەت تێڕوانینیان و مەسلەی حکومڕانی و مەسلەی دەسەڵات و هەژمونگەرایی لە ناوچەکەیە بۆ ئەوەش تێڕوانینی تایبەت بە خۆیانیان هەیە ئێمە زۆرێک لە وڵاتانی ناوچەکە ئەبینین یعنی لە ڕووی مۆدلی حکومڕانیەوە مۆدلی وڵاتێکی تر هاورداکە پەیڕەویەکە کۆمەڵک مەفاهیم و چەمکی فکری هەیە لە ڕۆژ ئاواوە ئەیهێنێ ئەیکا بە یعنی لە ناو وڵاتەکەی خۆیان پەرەی پێدا و دائێمەزێ بەس ئێران تێڕوانینی خۆی هەیە چەمکی خۆی هەیە تەنانەت پەرلەمانی ئێران جیاوازە لە پەرلەمانی وڵاتانی تر شێوەی هەڵبژاردننی ینی ڕێگاکانی هەڵبژاردن لە لای ئەوان جیاوازە هەمووان نەزانین هەڵبژاردننی پەرلەمان و سەرۆک کۆمار چۆنە و هەڵبژاردننی ڕێبەری باڵای شۆڕش لە وڵاتەکەیە چۆنە لەبەر ئەوە ئەوان ئەو ئیمکانیاتە زاتیەیان هەیە توانیویان بووە بەرهێنانی تیا بکەن بۆ ئەوەی حکمڕانیەکی تایبەت بە خۆیانیان هەبێ ئەوە وای کردووە کەم هەژمونیان هەبێت جا لە ڕووی زانستیەوە خەڵکی تایبەت بە خۆیان هەیە تەنانەت باز لەوە کرێن نزیکەی لەوانەیە 250 زانای ئەتۆمیان هەبێ هەتا ئێستا لە عمرە جیاوازەکانەوە یعنی ئیسرائیل پێی وا بوو کە زانە ئەتۆمیەکانی پلەی یەکەمی کوشت لەوانەیە ئێران پەکی بکەوێ بەڵام ئێستا باز دەوا کرێت کە ئەمانە کۆمەڵک شاگرد و قوتابیان هەیە تایبەتی شەیە بە بواری ئەتۆم بەڵێ ینی هەمویان لە پلەی باڵایان یعنی ئەگەر ئێستا شەڕ بوەستێ ئێران بە ئیتیفاقیەک دەرنەچێ کە چەکە ئەتۆمیەکەی سنووردار بکرێ بە ماوەیەک دیسانەوە چێتەوە هەمان ئەو شوێنێک ئێستا لێتی چونکە قودرەی ذاتی خۆی هەیە یەکێکی تر لە ئیمکانیەتەکانی ئێران ئەوەی ئەو ساڕوخانی کە دروستیەکە هەمووی لە ناوخۆی خۆیەتی ئێستا بۆ نمونە ئیسرائیل کێشەیەکی زۆری هەیە لە ئەم ساڕوخە بەرگری ئاسمانیەکان کە سیستمی بەرگری لەبەرەوەی زۆرینەی زۆری خۆی دروستی ناکە پشت بە ئەمریکا بەستێ ناچارە چاوەڕێی ئەوەی ئەمریکا بۆی بنێرە لێەوە تایبەتیم ساڕوخی ئارۆکەوە بزانم بەس ئێران ئەوەی نییە لەبەر ئەوە هەتا ئێستا تەخمینێک خەمڵاندنێکی دروست نییە بۆ توانە سەربازیەکانی ئێران بۆ توانە موشکەکانی ئێران بە تەواوەتی نازانرێت چەند موشکی هەیە ئێستا دۆناڵد ترامپ دەڕێ لە سەدانەوە نازام لە 180مان لە ناو بە تەسریحاتی ئەعلامیە و خۆ دۆناڵد ترامپ ڕۆژی 100 لێ دوانەدا و لە هیچیشی ناپرسێتەوە یعنی ئەوە هەواڵ تەنانەت دەستگا هەواڵگریەکان بە تەواوەتی ناتوانن بزانن توانای ئێران چەندێکە ئەنجا بۆ مەسلەی خۆگری ئێران ئەوە زۆر مهمە چونکە تۆ کە پشتت بە تواناکانی خۆت بەست خۆت ساڕوخەکە دروست کرد سەلاسیلی تەورید ئەوەی کە پێڵێن زنجیرەی هاوردەکردن پشتت نەبەست بە هیچ وڵاتێکی تر ئەخە زۆرینەی وڵاتانی دنیا بەهۆی ئەم سیستمی عەولەمەیی کە ئێستا هەیە پشە بەسن بەو زنجیرەی هاوردەکردنە
ئەم مۆبایلە بەشێکی لە تایوان دروستەکرێ و بەشێکی لە سینەوە ئەهێنرێ و بەشێکی لە کۆریا بەشێکی کەمی مەسەلەن لە ئەمریکا ئەکرێ بە هەمان شێوە پیشەسازی دنیا هەمووی پشتی بەستۆ بەو سیلسیلە تەوریدا بۆیە کە لە شوێنێکا شتێک پەشی ئەکەوێ ئەبینین زۆر شت پەشی ئەکەوێ بەڵام ئێران لەوەشا پشتی بەستۆ بە خودی خۆی یعنی لەبەر ئەوە لەوانەیە ئێستا لە ئانوساتی شەڕ ئەو ساروخ دروست بکە پێشتر لەوانەیە دەستگا هەواڵگریەکان تەخمینێکیان کردبێ کە ژمارەی ساروخەکانی ئێران ئەوەندەیە بەس لەوانەیە زیاتر بێت چونکە ئەو لە کاتی شەڕیشا بەرهەمهێنانی نەوەستاندووە لەبەر ئەوە ئەم توانازاتیانەی ئێران وای کردووە کەوا سیستمێکی حکمڕانی تایبەت بە خۆی هەبێت و وای لێ بکام و ئەهەلی بکە بۆ ئەوەی بتوانێت لەم ناوچەیە یا دەسەڵاتی خۆی و هەژمونی خۆی بپارێزێ خاڵێکی تر پەیوەندی بە عەقیدەی ئێرانەوە هەیە یعنی ئێران لەسەر بنەمای شۆڕشی ئیسلامی و هەروەها هەناردەکردنی ئەو شۆڕش و ئەو فکرە بنیات نراوە یعنی تانیا بەوە ناوەستێکە لە کۆماری ئیسلامی ئێرانە دەوڵەتێکی ئیسلامی شیعی هاتە سەر حکم و تاوا دانیشتن لە سنووری خۆیان هەر لە کۆنەوە لە سەردەمی خومینیەوە ئەم فکرەی تەصدیرکردن و هەناردەکردنی شۆڕش و چەمکەکانی شۆڕشی ئیسلامی بۆ دەرەوە کاری لەسەر کراوە لەبەرەوە ئەبینین لە هەر شوێنێکی دنیاە بینی بێتی بۆشاییەک هەیە ئەم چۆپڕی کردوتەوە لە ئەفریقیا ئەڵێ لە سەنیگال ئەڵێ لەکوێ ئەڵێ یعنی لە ڕێگای منەظەماتی خەیریەوە بوو بێ لە هەر بە هەر جۆرێک لە جۆرەکان بوو بێ ئەم شیعەگەرایی و چەمکی شۆڕشی ئیسلامی هەناردە کردو بۆ دەرەوەی خۆی ئەمە هەمووی بۆ بە هێزێکی نەرم بۆ ئێران یعنی بۆ لوبنان ئێستا وەکو خەنجەرێک گوایە لە کەمەری ئیسرائیل درابێ لەو ناوچەیە و ناشتوانن نە دەوڵەتی لوبنان وەکو دەوڵەت ئەتوانێت چارەسەریان بکەن نە ئیسرائیل بەم هەموو تۆپ و تایارەیە و ئەتوانێت چارەسەریان بکەن نە سیستمی نێودەوڵەتی جیهانی هەتاکو ئێستا توانی وێتی سنوورێک بۆ حیزبوڵڵا دابنێ لەبەر ئەوەیە کە ئەم چەمکانەی ئێران کە هەیەتی هەر هەمووی تەصدیر کردو و هاوردەی کردووە وەکو ئەوە باشووری لوبنان ئێستا خاچێک بێ لە ناو ئێرانە بێ لە هەر شوێنێکە ئێران ڕەجی داکوتابێ بۆ حوسیەکانیش ڕاستە بۆ عێراقیش ڕاستە تەنانەت بۆ زۆر وڵاتی تر کە هێشتا جەماعەتی کەمکەم و بچوو بچوشی تیا ئێرانیشی لەسەر کردو سوپاسکەندەی مامۆستاکان سەبارەت بە گفتوگۆ لەو ڕۆژان ترام زۆر باسی سەرۆکی پەرلەمانی ئێران قاڵی باف دەکەن ئایا دەڵێ کەسێکە دەزانین دەتوانێت هاوکاریمان کەیان ئەو جیاوازە لەوانەی تر یاخود لە هەناوی بڵێن دەسەڵاتی ئێران ژەنەراڵی بڵێن سوپای پازداران بووە پۆستی ئەمنی زۆری هەبووە بزانم فڕۆکەوانیش بووە و پەیوەندێکی تایبەتی شێ بازەکە لەگەڵ مستەفا خامنەی پێ دوایە بتوو گفتوگۆ دەکات بەبێ ڕەزامەندی لایەنەکان یاخود ترام دەوێت دروستکە خۆی وەکو مامەسای شارەتی پێدا کاک دکتۆر لە هەر جارێک بزانن چێ کەسی یەکەمی هەر قۆناغێکە ماوە پێشتر باز لە لاریجانیەکرا هەتا باسییانەوەی کرد کە لاریجانی جێگەی ڕابەرەگرێتەوە کە ئاسن لە دەستور و یاسای وڵاتی هەشتیوا هەڕوونادا دانی هەموو جارێک یەن کەسایەتیەک زۆر باسیەکەن بۆەوەی خۆی دەرخا وەڵامێک بداتەوە تەلەفۆنێک بکە شوێنەکەی دیاری بکرێ و بە ئامانج بگیرێ هەتا لەم چەند ڕۆژەی ڕابردوو زۆر باسی قائانیەکرا بەرپرسی بڵین سەرۆکی سوپای قودس کە مودێگەیان و کوژراوە مودێگەیان و لە ئیسرائیلە فڕێنراوە تۆمەت دروستکرێ بۆی ئەم کەسە لە شوێنێکەوە سەرەداوێکی دەرکەوێەوە هێرش بکرێتە سەری بۆیە بەڕاستی ئەو شتانە ئەوە تاکتیکی جەنگە و جەنگی دەرونیە ئەگەر ئەسیش بینە سەرباسی قالیباف یعنی بەڕاستی ئەحمەدی قالیباف لە جەنگی ئێران عێراقا 22 ساڵ بووە بەرپرسی فەرماندەی جنوب بووە هەمووی فەرماندەی قەرارگاکانی جنوب خاتەم ئەلەمبیا کە ئێستا ئیداری شەڕەکە لە 22 ساڵیە جەنەڕاڵ بووە دوایەوە فڕۆکەوانەوە خۆت باسیەکەی یەکێک بووە لەوانەی کە قۆناغ بە قۆناغ لەگەڵ دروستکردنی قەرارگاکان ئێمە قەرارگای خاتەم ئەلەمبیا قەرارگایکی بنکە فراوانی بڵین هێزی ئێرانە بەڵام قالیباف لەگەڵ قەرارگاکانی دیکە شارۆک و قەرارگای نەسر قەرارگای ڕەمەزان کە زولقەدر دروستی کرد بە هاوکاری قالیباف یعنی دەستی هەیە لە دروستکردنی هەموو بابەتە سەربازیەکانە لە ڕۆی ئیداریەکەەوە ماوەیەکی زۆر سەرۆک شارەوانی تاران بووە یعنی ئیداریەکی باش ئەکاریچێک بوو لەوانەی کە هەم لە ناو سیاسیەکان و هەم لە ناو سەربازیەکان قبولکراو بوو یعنی ئەگەر سیرکەین ئەوە کرایە بڵین سەرۆکی پارلەمان هەم ئەیتوانی لەگەڵ حکوومەت کە کابینەکەی پێشوو باسمان کرد پەیوەندیکی باش دروستکا و هەم لەگەڵ فەرماندە سەربازیەکان چونکە پێشووتر ڕەفیق و هاوڕێ و تێکەڵی هەموو ئەو فەرماندە سەربازیانە بووە ئێستا وەکو ئەوەی کە کراوەتە
دەمڕاستی ئێران ئەوانە ئەوە نییە کە کەسێک وەکو ترامپی وەدەم هەدیەی منە ئەم کەشتێنەوتیانە کە ڕێگە دراون وەکو هەدیە بە منی داوە پێم وانە لە ناو ئێرانە ئەو شتانە هەبێ عنی بە تایبەتی من زۆر لە ئێران ژیاوم یعنی خوێندنم لەوێ بووە تێکەڵی ئەو کۆمەڵگەیە هەم ئەزانم تا ڕادەیەک سیستەمی ئیداری و بەڕێوەبردن لە ناو ئێرانە چۆنیە یعنی بین ئەگەر باسی ئامانجە دیاریکراوەکانی دیکەی ئێرانی بکەین بۆ ئەمریکا مەوسمی قاڵیبە بەبێ سوپای پاسداران بەبێ ڕابەریت گفتوگویەک دەکە یاخود ئەسڵان لە گفتوگۆکاندا هەیە ئێستا وەکو ئێستا کە ئەو بەرپرسی گفتوگۆکان بێ من وەکوی کە لە شارەزای ئیداری کاروباری ئێران و بەڕێوەبردننی ئەو وڵاتم قاڵیباف ناتوانێت ئەسڵ لەگەڵ کەسێکی دەرەوەی ئێرانە هیچ جۆرە گفتوگۆیە بکە گفتوگۆکان تەنها لە ڕێگەی وەزیری دەرەوەوە کرێ مەلەفی گفتوگۆ لایەوە بەڵێ مەلەفی گفتوگۆکان لە ڕێگەی وەزیری دەرەوەیە کە ئەمە سپێراوە لە کابینەی پێشووتریشا بە محەممەد جەواز زەریف سپێرا بوو بەڵام ئەگەر باس لە بابەتە سەربازیەکان بکەین ئێستا بڕیارە سەربازیەکان تا ڕادەیەک سربەخۆ کراون و بڕیارە سەربازیەکان لای فەرماندە سەربازیەکان ئەنێر فەرماندەی لا مرکزیەتی دانی لا مرکزیەتێکی تەواو ئێستا هەر نەک لە ئێستەیە لە جەنگی 12 ڕۆژەشە خامنەیی خۆی بڕیارێکی دەرکرد عنی 6 خاڵ بوو و هەموو دەسەڵاتەکانی حتا دانانی جێگر کە ئەگەر فەرماندەیەک لە ناوچوو کەسێکی کە چۆن جێگەی بگرێتەوە درا بە ئەنجومەنی قەرارگاکان و ئەنجومەنی فەرماندە سەربا بووە لە ئێستەیە بەگشتی ئەگەر باس لە بەڕێوەبردننی شەڕکەین ڕاستە قەرارگای خاتەمولەنبیا ئیداری گشتی شەڕەکە بەڵام هەموو ناوەندەکان دەسەڵاتێکی لا مرکزی دانەکانشی بەزە و خاتەمولەنبیا ئیشی چییە؟ جیاوازە لە سوپای پاسداران بۆ ئێستا زۆر دەردەکەی و تەبێژەکەیان قسەی زۆر دەکەن لەبارەی ئۆپەراسیۆنەکان لەناو سیستەمی بەڕێوەبردننی ئیدارەی ئێرانە سیستەمێکەیە پێڵێن معنی ئەگەر کوردیەکەی خۆمان بڵێن تۆڕی جاڵجاڵەکە لە ناو سیستەمی سەربازیەکەیشیانە هەمان شێوەیە ئێستا لە ناو ئێرانە یەک لایەن نییە یعنی ئێستا لە ناو حکوومەتە وەزیری بەرگریمان هەیە سەرپەرشتی کاروبارە ناوخۆییەکان و چەکدارەکان ومانەکە بەڵام دوو هێزی زۆر گەوری ترمان هەیە سوپای پاسداران و ئەرتەشە لەشکر یا بڵین پاسەوانی سنوور لە ناو سوپای پاسدارانە قەرارگاکانمان هەیە قەرارگای ڕەمەزان و نەسر و خاتەمولەنبیا و حتا زۆرن یعنی 6 قەرارگان و هەر یەک لەم قەرارگایانەش ئیشی خۆیانیان هەیە لە جەنگی ئێران عێراقا قەرارگای ڕەمەزان زۆرترین ئیشی پێئەکرا و زۆرترین پەیوەندی لەگەڵ هێزەکانی دەرەوە بوو چونکە قەرارگای ڕەمەزان ئەگەر بابێت بێتە سەرباسی جەنگی زەمینی جەنگی وشکانی زۆرترین هینی پێدرێ زۆرترین ڕۆڵی پێدرێ بۆ چونکە بەرپرسی هەموو چالاکیە پارتیزانیەکانە ینی ئەم قەرارگایانە ئابە شێوەیان هەموو پارێزگایەکیش لە ناو ئێرانە ناوەندی قەرارگاکە خۆی سربەخۆیە ئەتوانێ بڕیاری سربەخۆ وەزارەتی بەرگریمان هەیە سوپامان هەیە و سوپامان هەیە ئەرتەشمان هەیە ئێستا هەر بۆ نمونە ئەرتەش هەموو ئەمانە سوپای هێزی وشکانی هەیە هێزی ئاسمانی هەیە هێزی دەریایی هەیە ئەرتەشیش هێزی وشکانی هەیە هێزی ئاسمانی هەیە هێزی دەریایی هەیە ئێستا بۆ نمونە تەنگسیری کە کوژراوە بەرپرسی هێزی دەریایی سوپای پاسدارانە بەڵام شەهرامی ئێرانی بەرپرسی هێزی دەریایی ئەرتەشە شارامی ئێرانی کە کوردێکە و خەڵکی سنەیە یعنی بەرپرسی هەموو هێزی دەریایی ئەرتەشە گەروی ورمز کوردە خەڵکی سنەیە گەروی ورمز ئەوەتانێ لەژێر دەسەڵاتی ئەرتەش بە هاوکاری و سوپای پاسداران یعنی وەکوەوەی کە کاتی خۆی بڵێن لە جەنگی 12 ڕۆژە هەر سێ سەرکردایەتی ئەم کەسە کوژان یعنی باقری کە سوپا سالاری ئێران بوو ئەرتەش بوو سەلامی کە بڵین هێزی سوپای پاسداران بوو حاجیزادە کە هەوافەزا بوو کە بەرپرسی هێزی ئاسمانی بوو ئەمانە لە یەکجار کوژان خێرا هێزی دیکە بڵین کەسی دیکە هێرایەوە شوێنیان بەبێ ئەوەی پەیوەندی نێوان ئەم هێزانە لەگەڵ ڕێبەری باڵایە بپچڕێ بۆیە ئەم تۆڕە لە بەڕێوەبردن وەک چۆن لە بابەتە سیاسیەکان وەکو کاک دکتۆر باسی کرد هەمانە سەیریکە یعنی هەر لە ئێران ئایەسە ئەنجومەنی وەزیرانمان هەیە پەرلەمانمان هەیە شورای نیگەهبان ئەنجومەنی پاسەوانی دەستور هەیە مەجلیسی خوبەرەکان هەیە ئەنجومەنی دیاریکردنی بەرژەوەندیەکانی نظام هەیە یعنی کۆمەڵێک هەیەک لەمانە بەپێی دەستور مافی تایبەتی خۆیانیان هەیە بۆیە هیچ کەسێک ناتوانێت مافی ئەوی کەیان بۆ خۆی هەتا ڕێبەری باڵا کە ئەوترا فلانی داناوە بۆ جێگری خۆی فیساری داناوە بۆ جێگری خۆی نەیتوانی جێگری خۆی دیاریکە هەتا لە مەجلیسی خوبەرەکانەوە دەرنەچوو یعنی مەجلیسی خوبەرەکانیش چێدانێ ینی مەرجەکانی دانانی ڕێبەر ئەبێ هەموو ئەو مەرجانەی تیابێ اینجا ئەتوانێت ببێ بە ڕێبەری باڵا یعنی وە کەسیش ناتوانێت تداخلی تیابگا ئیلا ئەو ئەنجومەنی شارەزایانە نەبێ بۆیە
سیستەمی بەڕێوەبردن لە ئێران هەم بابەتە سیاسیەکەی و هەم بابەتە سەربازیەکەی تۆڕێکە. ئێستا هەموو ئەمە لە سیستەمە خزمەت گوزاریەکانیش ڕەنگی یاوەتەوە. ئەگەر سیر بکەین غاز ئاو کارەبا، ئەگەر تۆ ئێستا هەموو غاز و ئاو کارەبای تاران لە ناو ببە لە ماوەی 24 ساعتە ئەتوانێت لە تۆڕەکانی کەوە بۆی بێنێ. یعنی هی ئەگەر هی یەک پارێزگایان بمێنێ ئەو پارێزگا ئەتوانێت تەوزیعکە بەسەر تەواوی ئێرانە. بۆیە تا ڕادەیەکی زۆر سەرکەوتوو بووە لەوەی کە ئەگەر ناوەندێک ئەکرێتە ئامانج بەخێر، یعنی ئێستا دوێنێ شەو پێرە شەو بەشێکی زۆری تاران کارەبای بڕا، بەڵام لە ماوەی 12 ساعتە کارەباکەی بۆ هەڵکرایەوە. ئەم 47 ساڵی کە حکوومەتی ئێران هەیە خۆی ئامادە کردووە بۆ گریمانە جۆرە و جۆرە. ناوبڕێکمانێ دوای دکتۆر بڵێن سیلسیلێت نەپەسڕێ و بە وردەکاری قسەی بەس لەسەر ئیسماعیل قاانی بە کورتی ڕۆڵی چیە؟ پێش بڵێن تۆمەتی زۆری لەسەر هەبوو بۆ کە ئیسرائیل دەستی پێناگە تۆمەتی زۆری بۆ دەبەست، ڕۆڵی هەیە لە دەرەوەی عێراق ئێستا کە فەیلەقی قودس. ئیسماعیل قاانی ئێمە بە کەسێکی سەربازیی ناسین کە هاتوۆتە جێی قاسمی سولەیمانی. باش، بەڵام قاانی کەسێکی کەمتر سەربازیە، زیاتر زانستیە و یەکێکە لە عالمە زۆر گەورە ئەتۆمیەکانی ئێران. زانێ ئەتۆمیە بەشی خەڵکی بەشی خوراسانی باشوورە. یعنی کەسێکە لەوەی لەو ئەگەر یعنی بێتەوە بیرت کاتی خۆی کە یەکێک لە زاناکان ئەوەی کە این کرا فەخریزادە هەتا تیرۆر نەکرا کەس نەیناسی. قاانیش هەتا وەکو قاسمی سولەیمانی لە ناو نەبرا کەس نەیناسی. ئەمانە یعنی بە جۆرێک لە جۆرەکان تەنیا یەک ئیشیان نییە. ئەسە بۆ نمونە باسی قاڵی بافمان کرد، تەنیا سیاسی نییە، سەربازیە فڕۆکەوانە. بۆیە 47 ساڵە بەڕاستی بەو تۆڕە چۆنەڵی جاڵجاڵۆکەیە ئێرانی ئیدارە کردووە و هەر ئەم تۆڕە جاڵجاڵۆکەیە وای کرد کە لەگەڵ ئەوەی بەشێکی زۆری فەرماندە سەربازیەکان بەشێکی زۆری ناوچە خزمەت گوزاریەکان لە ئێرانە بەرکەوت، بەڵام هێشتا وەکو ڕێی نەداوە هیچ کەس لە نەیارانی ڕژێمی ئێرانی بێتە سەر جادەکان و یعنی بۆ نمونە شۆڕشێک ڕاپەڕینێک بە پێچەوانەوە. ئێستا گەر سەیری ناوەندە هەواڵەکانی ئێرانی بکەی تەسنیم فارس یا خەبەرگوزاریەکان سەیرەکەی زۆربەی ناوچە شارەکان و پارێزگاکان خەڵکێکی زۆر لەسەر جادەکانە. یعنی لەبری ئەوەی شەقام چۆڵ بکرێ بۆ نەیاران پڕ کراوە لەلایەن. فەیلەقی قودس تایبەتە بە ئیدارەدانی دەرەوە، فەیلەقی قودس تایبەتە بە ئیدارەدانی دەرەوە و ئەوەی کە بڵین شەڕەکانی بیرون مەرزی پێڵێن دەرەوەی سنووری ئێران فەیلەقی قودس سەرپەرشتیەکە. دکتۆر ناوبڕێکمانێ سەری کاژمێر بۆی ڕێک لە جەناب دەست پێ بکەینەوە. سپاس دەکەین ئینەوە خزمەتان بەڵێ بینێرانی بەڕێز سەری سەعادەینەوە خزمەتان لەگەڵ مام بمێننەوە شڕۆڤەی زیاتر دەکەین. جارێکتر سڵاوتان لەبێت بەڕێزان لە بەرنامەی ئەمڕۆ لە خزمەتتانداین بۆ قسەکردنی زیاتر لەسەر لێکەوتە سیاسی و ئابووری و سەربازیەکانی جەنگی ئێران لەگەڵ میوانەکانمان مامۆستا کانجاب و دکتۆر کاروان حەمە ساڵح و دکتۆر ئیسماعیل بەرزنجی. کە دکتۆر کاروان بێمەوە خزمەت بەڕێزت سەبارەت بە ئەو شەڕێکە دژی ئێران کراوار زیاتر پەیوەندی بە ئەتۆم و موشک و بەرنامەی بالستیەوە یاخود پەیوەندی بە ئابووری ئێران توانای مرۆیی ئێران ئەوەژێکی کە لە ئامانجەکان خۆی کاک حەکیم ئەوەی کە لە میدیا باسەکە ئەتۆم و بالستی ئەوانە بەڕاستی بابەت حەقیقیەکان نین 100%. یعنی ئامانجەکە زۆر ئەوە نییە، چونکە ئەگەر ئامانجەکە ئەوە بێ زۆر بە ئاسانی توان کۆنتترۆلیکەن 450,000 کیلۆ نازانم ئەوەیە کیلۆ بەڵێ ئەتوانەوەی لێ بکەن کە بۆ کارەبا و بۆ هەنێ بابەتی تر. بەڵام شتی زۆر گەورەتر لە پشتەوەی ئێران خەریتەیەکی سیاسی هەندەسی لە ناوچەکە داڕشتووە. ئەم خەریتەیە بە حسابی ئەمریکا و ئیسرائیل دژی بەرژەوەندەکانی ئەمریکا و ئیسرائیلە لە ناوچەکەیە کە دروستی کردووە. بۆیە بینیمان لە غەزەوە هات بۆ سووریا و ئەوە عێراقیش لە بن هەرێن بابەت چکیانە هەر بە خۆیان ئەو میلیشا و شتانە کۆتایی پێبێنن تا ئەگاتە ئێران. بەڵام ئێران کاتی خۆی لە بەرنامەکەی جەناب تەوتمان نە ئێران نە عێراقە نە لیبیایە نە سووریایە نە لوبنانە. ئێران چاو لە غازەکەیەتی، چاو لەسەر نەوتە، چاو لە توانای مرۆیی ئێرانە، چاو لە عەقڵی ئێرانە، چاو لە ناوچەی استراتیجی ئێرانە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست. لە ڕووی جوگرافیاوە ئێران، لە ڕووی قەبارەی ئێرانەوە، لە ڕووی جوغرافیاکەیەوە ئەم ئێرانە یعنی ئەتوانن بە جۆرێک بێت
زمانی ئەوە بکەن کە سین رووسیا لە ڕووی اقتصادیەوە ئەو ترسە دروست نەکەن جارێکی تر لە داهاتەوە بۆ ئەمریکا. ئەمە تارگێتی یەکەم. و لە دوایەوە ئێران بیرمان نەچێت دووهەم وڵاتە لە عالەما لە احتیاطی غاز لە غازە چوارم وڵاتە لە احتیاطی نەوت زۆری احتیاطی نەوت باشە هێشتا بەم حەسارانەی کە لە سەرەتی ڕۆژانە 1.3 ملیۆن بەرمیل نەوتە ناردایەکە نەوتێکی زۆر غازێکی زۆر. من با چەند ڕقەمێکت پێ بڵم باشە بۆی بیسەرانیش بەرچاویان ڕوون بێتۆ لامان خەریتەکە لەکوێیە. باش دیقەت بە پێشەوەی هجووم کرێتە سەر ئێران دەستگیرا بە سەنفەزەویلە لە هەموو خەڵک پرسیاریە کرد باشە کە لە شەڕ و قەیران ڕۆیە ئەبێن زێر و زیو دابەزێ بەرز بێتەوە بەڵام ئەو هات پێشەوەی بە نەوتی فەنزەویلە زمانی دۆلارەکەی خۆی کرد و نەوتێکی وای دەستکەوت کە بتوانێت دەرەقەتی ئەم شەڕە بێت. فەنزەویلە یەکەم وڵاتە لە عالەما لە احتیاطی نەوتە. ئەمە فەنز من ئێستا دە وڵاتت بۆ ئەبژێرم لە دەوڵەمەنیان دە تۆپ دە وڵات کە زۆرترین احتیاطی نەوتیان هەیە لە عالەما. فەنزەویلە ئەمە سەحێکی لێبە داگیری کرد کە 303 ملیار بەرمیل نەوتی هەیە. سعودیە ڕقم دووە خۆمانەزانی ئەڵێ ئەندەر کۆنتترۆل لە کۆنتترۆلی خۆیەتی کە تەنها سعودیە لە 65 هەناردەی نەوتەکەی بۆ ئەمریکا خۆ ئەمریکا توازانی پێویستی بە نەوتی سعودیە ئەی فرۆشێتەوە. دوای ئەوە کوێمان هەیە سێهم وڵات ئێرانمان هەیە ئەوە ئێستا جەنگ لە سەرەتی کە احتیاطی نەوتەکەی 208 ملیار بەرمیل نەوتە. دوای ئەوە کەنەدامان هەیە کەنەدا لەوانەیە پرسیاکەن ئەجا خۆ کەنەدا بۆ داکی ناکە نا با پێت بڵم لە 159 شەریکاتی و بەرهێنانی نەوت لە کەنەدا سەر بە ئەمریکایە لە 159 اینجا نەوت کاک حەکیم ئەوەندە بابەتێکی سیاسیە نەوتی کوێت کۆنتترۆل کرد تەنها ئەو وڵاتە کۆنتترۆل ناکەی ئەو وڵاتانێشی پێ کۆنتترۆلەکەی کە ئەو نەوتەی بۆ گوازیتەوە چکە بۆ نەوتەکە نەوت نییە نەوتە پاڵاوتنی نەوتەکەیەتی بۆری گواستنەوەی نەوتەکەیەتی کێ بۆریەکە خاوەندارێتەکە کێ نەوتەکە ئەگوازێتەوە و ئەو وڵاتە خۆی کە بەرهەمێنی نەوتە کێ نەوتی بۆ پاڵەوێ. ئێستا تۆ ئەزانی کەنەدا بۆ عەزەمەتەی خۆیەوە کەمترین پاڵاوگەی نەوتی دامەزرانوە ئەمریکا نایاڵێ نەوتەکەی کەنەداژە پاڵەوێت یعنی لە پاڵاوگا خێرەکات لە نەوتا خێرەکە چ جا ئەوەی ناینە سەر ئەوەی نەوت زیاد لە چەندەها دەیەها مشتەقاتی هەیە لە پیشەزازی تەیارە و بنزینی تیارە لە هی ئەم کەشتیانی کە لە گوری هۆرمزن خۆ بە و بنزین و گازە ئیش ناکەن کە سەیارە و ئەوانە ئیشی پێەکەن ئێتو ئەمان هەمووی لە کارەکەوێت بۆیە ئەمە کەنەدا کەوتمان چوارەمە بەم جۆرە کۆنتترۆلی کردووە لە ڕێی شەریکاتەکانیەوە. ئینە ئیمارات ئەوە ئەڵێ وازەحە پێویست ناکە باسی کوێت ئەڵێ بیلجێب ڕەشیا ئێستا بەس رووسیا لەم دەیە رووسیا هەشتامە ئەمریکا خۆی نۆهەمە ئێستا کەواتە کوێ ماوە رووسیا ماوە ئێران ماوە لە ڕووی زۆ کۆنتترۆل لە ڕووی وزەوە ئەخیر دانە لیبیایە لیبیاش کە حەساری لەسەر لابردووە ئێستا بەڵام لیبیاش لە 1970 نەوتی لیبیا هەناردە ئەکرێ بۆ ئەمریکا خۆی گوازێتەوە بۆ خۆی. ڕاستە لەلایەن شەریکەیەکی ناوخۆی لیبیاوە کۆنتترۆل کراوە بەڵام گەورەترین شەریکاتەکانی ئەمریکا و بەریتانیا خەریکی وەبەری عەقدەکانیان ناوە بوو. جا دیقەت بە ئێرانێ بەو غاز و نەوتەوە وەرە بیرکەرەوە ئەم هەموو نەوتە بپاڵەوی ئەم هەموو نەوتە بگوازیتەوە بۆ خۆت ئەم هەموو شەریکاتە لە وڵاتە خەریکی عەقدی نەوت بن خەریکی دەرهێنانی نەوت بن خەریکی دەرهێنانی غاز بن. چ جای ئەوە چەند ڕقەمێک ترە خەمە خزمەت لێکۆڵنەوەیان کردووە کۆمەڵی عەقڵی ئەمریکی ئێمە ئەگەر ئێرانمان دەستکەوێت لە ماوەی 10 ساڵات چیمان دەسەکەوێت بە کەمترین ڕقەمیان لێیاوە 1 تریلیۆنیان تەنها لە توانای مرۆیی وڵاتەکە دەسەکەوێت کە ئەڵێ ئەو معجەبی توانای مرۆیی ئەو وڵاتان بۆیە خۆیان ئاماژەیان بەوە کردووە بە ڕقەم بە وردی لەلایەنە کە 250,000
بەس مهندی ساڵان تەخڕوجەکە ئەی بۆ کەسی کیمیایی بۆ کەسی هەن بۆ کەسی بڵێن لە بواری بزنس لە بوارەکانی تر ئەڵێ ئێمە ئەگەر ئێرانمان دەستکەوێ تەنها لە دەیەیەکە 250 ملیار دلار ئەتوانین قازانچکەین لە پیشەسازی سەربازیە 150 ملیار ئەتوانین لە پیشەسازی سیارە قازانچکەین 300 ملیار دلار ئەتوانین لە پیشەسازی وزا قازانچکەین 350 ملیار دیقەت بە لە پیشەسازی AI بانقین بانک دارایی ژێرخانی ئاو ئێران بۆ خۆی شەرقێکی ئەوسەتە بۆ خۆی بۆ ئەمریکا لە ڕووی تواناوە لە ڕووی هەموو ئەو فرسەتانەی کە ئەتوانێت ئەمریکا وا لێ بکات چونکە ئەمریکا ئێستا ناتوانێت بە پیشەسازی ناوخۆیی منافەسەی سینکە ئەبێ ئەم جەنگە بکە بۆ ئەوەی لەسەر گیانی وڵاتێکی تر وڵاتەکانی تر وەکو فەنزەویلا وەکو ئێران وەکو ئەمانە بتوانێت دەستگرێ بەسەر سەروەتی مادی سەروەتی وزە سەروەتی مرۆیی سەروەتی جغرافیایی وڵاتان بۆ ئەوەی بتوانێت ئەزانی وەکو چی وایە بانم منێکە بۆ بێنمەوە جەنابەت بە کەسابەتی خۆت بۆ نمونە 10 دەفتەرت پێیا کردو من هەر ئەی هێنم و ئەی بەم ئەکاتە 5 ئەکاتە 7 دەگەین من تۆی گەیتە 500 من چی ئەەکەم ئێم دانیشتم دەسەگرم بەسەر کۆمپانیایەکی ترۆە سێرەکەم 20 دەفتەر سەرمایەگەیەتی من یەکسەر یەکەم بە 26 بۆ لە ناخۆی خۆمان نەمتوانێ منافسەی تۆکەم سین بەم توانە بە دەستی کاری کە هەرزان ئەم هەموو شەریکاتانە لەوێ قورسە یعنی ئێمە لە 2008 لە زانکۆی ئەمریکیە خەتەریاتی ئەمە ئەمریکەکان باسییان نەکرد لە 2008 چەند ساڵ پێشە سایدا 18 ساڵە زۆر زیاتر لەوە ئەمریکا هەمیشە فۆبیای هەیە بەرامبەر بێت کە سین پێشی کرد کە دەست ئەگرێ بەسەر کۆمپانیایەکی تر کە دەست ئەگرێ بەسەر وڵاتێکە کە قارەیەکە بۆ خۆی ئەمەوە ئەکا ئەمریکا باتە قۆناغێکی تر و دوای ئەوە سەرێکێت ئەمە بابەتی قورسم جەنگە بۆ یەکلاپێت و دوای دینەوە خزمەتت خۆی قورسە بەڵام بۆیە ئەو چاوی لەسەر ئەوەیە یان بەڕێکەوتن دەسیکەوێت یان بەجەکەن ئێرانەکان پێشان بۆ کرد بوو کۆمپانیای ئێرانەکان ئەو کاتە لە گفتوگوکانی پێشجەنگ بێنە ئێران دوای دیمەوە خزمەت حەزەکە لەسەر ڕۆسەی کاکتۆر ئیسماعیل سەبارەت بە داهاتووی جەنگەکە و سەبارەت بە ترامپیش ئێستا بڕیارەکە لای ئەوە بۆی کە کۆتایی بە جەنگ بینێ خۆی ئێستا باسی جەنگی ریشی زەمینی دەکرێت ئایەوە ڕوودەدات هێزێکی زۆری سەربازی هاتووە لە مارێز لێکەی 82 بڵێن ئاسمانی پێ دوای ئەمە ڕوودات یاخود قورسە وڵی بەپێی ئەم خوێندنەوە بۆ ئەم دۆخی کە ئێستا هەیە جەنگەکە ڕوو لە کۆتایینی لە ئێستاە چونکە جەنگ وەختێک کۆتاییەت کە لایەک بیباتەوە لایەک بدۆڕێ پێم وانێت تا ئێستا هیچ لایەنیان خۆیان بە دۆڕاو بزانن هەتا تەسلیم ببن و بەپێی ئەو شەرت و شروتانەی کە لە نێوان یەکتریای گۆڕنەوە لە ڕێگەی پاکستان و وڵاتانی خەلیج و تورکیا ئەوانەوە دیارە کە ئێران ناچێتە ژێرباری داواکانی ئەمریکاوە و ئەمریکاش ئەبێ لە کۆتاییە سەرکەوتنێکی هەبێ کە بیفرۆشێتەوە بە گەلەکەی خۆی ئەجینا لێ ئەپرسنەوە کە ئەم شەڕە بۆچی کرا ئەم هەموو پارەی یا سەرف کرا ئەم هەموو زەرەر و زیانەکە بەسەرمان هات لەبەر ئەوە بەم ئاراستایی کە ئێستا هەیە پێ ناچێت جەنگەکە کۆتایی پێ بەڵام ترامبێستا لە ناخۆ خۆ پیشاندانێکی بەرفراوە نەبوو لە زۆربەی ویلایەتەکان ناڕزایەتی هەیە ناڕزایەتی هەیە بەڵام و ناڕزایەتیانە ناکاتە ئەوەی کە ئەم جەنگە کۆتایی پێبێنێ ناڕزایەتی ناوخۆیی جاری تریش باسمان کردووە لە ئەمریکایە لە کاتی هەڵبژاردنە کاریگەری ئەبێ ئەو کاتانە کە ئیتر خەڵک دەنگەدا و بەلایەکە ئەیخا لە ئێستاە لەوانەیە وەکو جۆرێک لە فشار هەبێ بەڵام کۆنگرێسیشە تا ئێستا نەهاتوتە سەرخەت بە تەواوەتی بۆەوەی فشار بکالەوەی کە ترەمبی وەستێ لەبەرەوە جەنگەکە هەم ناوەستەیە هەم گەیشتۆتە بنبەستی ژۆکۆی کە ئەمەشەی پێ کەس لەبەرەوەی کەسێک لە براوانی پێدوێتە هیچ لایەک براوە نییەوە هیچ لایەکیش مبادرەیەکی زۆر بەهێزی نییە بتوانێت لاکەی تر ناچار بکە یعنی ئەمریکا ئێستا هەتا ئێستا ئەوەی کە کردوێتی لەوە زیاتر نە ئەمریکا و نە ئیسرائیل ناتوانن بیکەن ئەوە کەشتی سەربازی بەکارهێناوە فڕۆکەی جەنگی وەڕەنگە هێرشی زەمینی ئەگەر بکریان چەکی هێرشی زەمینی کە حەکیم چەکی ئەتۆم دوورە بەکارهێنانی چەکی ئەتۆم حتا ئەگەر تەکتیکیەکەش بێ بەڵێ بۆ ناوچەیەکی دیاری بەڵێ ئەوە جارێ دوورە بۆ ئەم شەڕی ئێستا بەڵام ئەکرێ جەنگی زەمینی هەبێ ئەکرێ بەڵام ئەوەش تا ئێستا ئەگەرێکی زۆر یعنی ئەوە وەکو فشار زۆرتر بەکار ئەهێنرێ تا ئێستا بە تەواوەتی
نەسەلمێنراوە کە پەنتاگۆن نیازی تەواوەتی هەبێت کە جەنگی زەمینی بکە ئەگەر جەنگەکە بە ئاراستەیەکی ترا بڕوا حەسم هەر نەکرێ لەوانەیە بەڵام ئەو کاتە ئاکامەکانی دیارنیە بۆی هەیە زەرێکی مرۆیی زۆر گەورە بەر ئەمریکا بکە خسرە سەر تێچووی سەربازی شێ دەڵێن عێراق ئێستا ئێران نزیکەی 5 عێراق زیاتر دەبێت 4 ینی 150,000 سەربازی بەس ئەمریکی هەبوو جگە لە وڵاتانی ئەو پەیمانان باز لە 9 ملیۆن سەرباز دەکرێت ئەگەر شتێکی وە ئەگەر سەریش بگرێت بڵێ ئەگەر بش بێ هێرشی زەمینی بۆ هەناو هەموو ئێران نابێت لەوانەیە ئەم باز لە ئەم نیمچە دوورگانە ئەکریان دوورگەکان کە لە ناو ئاوەکان وەبزانم 6 دوورگەیە یەکێکیان ئەو خارکەیەکەوە نەوتی ئێرانی پیا ئەڕوا هەناردەی دنیا ئەکرێ بەڵام کۆمەڵێک شوێنی تر هەیە لەو بەتایبەتی هورمز و ئەم تۆمبل کوبرا و تۆمبل سوغرا ئەوەی کە ئیماراتەوە بڵێ ئەوانە ئەگەر ئەوانە ئینزالی تیا بکرێ و مارێنز دابەزێ لەوێ بۆی هەیە بۆ تەمینکردنی ئەو گەروە بەڵام ئایا پرسیار ئەوەیە کۆمەڵێک سەربازی زۆری ئەمریکی بێتە ناوچەیەکی دیاریکراوی زۆر بچووک نابێتە ئامانجێکی زۆر سەهل و ئاسان بۆ ئێران ئێمە بینین ئێران بۆ 4,000 کیلۆمەتر ساروخ هەڵئەیە لە ناوخۆی ئیسرائیلە چ شوێنێکی بوێ زۆر بە دیقەت ئەی پێچێ باشە لە نزیک سنوورەکانی خۆیەوە کە ئەگەر بە تابیرێکی شعبی بیڵین بە ئاربیزیش ئەتوانێت لێیان بە یعنی نەک ئەوەی ئەو ساروخە دەقیقانی هەیە ئایا ئەوە نابێتە ئامانجێکی سەهل بە تایبەتی ئەمازانین کە ئەو دوورگانە دیفاعاتی جەویتیان نیە ئیسرائیل چەند ساڵە دیفاعاتی جەویدا ئەنێ ئەنجا ساروخەکانی ئێران ئەی بڕێ و ئەچێتە ناوی باشە لە دوورگەیەکە کۆمەڵک مارێنزا بەزە هیچ دیفاعێکی جەوی نییە ڕادار ناتوانانی دابنەی و بەو ئاسانیە چۆن نتوانانی ساروخ بخەیتە خوارەوە کەواتە تێچووی مادی تێچووی مرۆیی لەوانەیە زۆر بێ لەبەرەوە زۆرێک لە شیکەرەوان پێیان وایە کە هێرشی زەمینی هێشتا ئەگەرێکی دوورە لەوانەیە بۆ زیاتر بۆ فشار بەکاری بهێنێ بەڵام ئەگەر ئاراستەی جەنگەکە بەلایەکی شانەکەوێ دوور نییە ئەو بەکاربێ دوور نییە ئەوەش بەکاربێنرێ وەکو تاقی بکرێتەوە کەی بەڕێز دەڵێم جەنگی ئێستا کەستی یابراوی کەی کارتەکانی ئێستا بڵێنەوە ئەمریکا کارتەکانی ئێران شەمە کارتەکانی خۆی بەکاری ناو بەتەواوەتی ئێستا پێشەوە حوسەکانی هاتوونە ناوە بەڵام تاکو ئێستا بڵێن کێشیان دروست نەکرد بۆ بابلمەندە ئەو حیزب الله هاتوتە ناو شەڕەکە و گروپە چەکدارەکانی عێراقا ئێرانیش کاتی دیکەی ماوە کارتی ئێران پێم وایە کارتەکانی زۆر نەماوە تەنها کارتی داخستنی بابلمەندە ئەوە یەک دووش لەوانەیە ئێران زۆرتر چاوەڕێ بێ ئەمریکا هەنگاوێک بنێ ئێران لە حاڵەتی دیفاعە ئەو هێرشانەشی کەیکا هێرشی دیفاعیە نەک هێرشی هجومی بۆیە لە لێدوانەکانی شابینی ئەڵێ ئەگەر لە فلان شوێن بدرێ لە ئێمەش لە فلان شوێن ئەنین ئەوەی کە ئەڵێن چاو بەرامبەر بە چاو ئەوە ینی العین و بالعین بەکار ئەهێنن لەبەرەوە هێرشەکانی هێرشی دیفاعی لەوانەیە چاوەڕوان بێ مەسەلەن لە دابەزینی زەمینیە بتوانێت گورز بوەشێنێ لەوانەیە کارتێکی تری بەدەستەوەی ئێران کە هێشتا زۆر بە تەواوی بەکاری نهێناوە ئەویش ئەوەیە لێدان لە دامەزراوە زیندەیەکانی وڵاتانی خەلیج تا ئێستا بەکاری نهێناوە ڕاستە لە هەندێک بەندەریاوە لە کوێت و لە ئیمارات و لە هەندێک مەسەلەن غازەکەی قەتەر ئەوانە بەڵام هێشتا ئامانج ماوە لە ناو وڵاتانی کەندا و کە ئەگەر ئێران لێیبدا زەرری ڕاستەوخۆ بە ئەمریکا ناگەێنێ بەس زەرری ناڕاستەوخۆ بە ئابووری هەموو جیهان ئەگەێنێ کاتێک ئابووری جیهان ئەکەوێتە مەترسیەوە ئابووری ئەمریکا کەوتێتە مەترسیەوە چونکە گەورەترین ئابووری جیهان ئێستا ئەمریکایە ئێمە بینین خۆ ئەمریکا نەوت هەناردە ناکا لە خەلیجەوە بۆ کە گەروی هورمزدا ئەخری ئەمریکا هاواری لێ هەڵەستێ ئەو نەوتەشی کە ئەچێ کەمترینی بۆ ئەمریکا ئەچێ زۆرینێ بۆ سین و هیندستان و وڵاتانی شەرقی ئاسیا بۆ ئەوروپا ئەوە ناچێ لەبەر ئەوەیە داخستنی ئەو گەروە یعنی زەرگەیاندن بە ئابووری جیهان ئابووری جیهانی ژواتە ئابووری ئەمریکا داڕمێ لەبەرەوە هێشتا ئێران ئەو کارتەشی بەدەستەوەیە بۆی هەیە لە فرسەتێکا بەکاری بهێنێ بەڵام لەوانەیە هەڵی گرتبێ بۆ جۆرێک لە مقایەزە بۆ گۆڕینەوە بۆ جۆرێک لە دانوستان دوای دێمە خزمەت مامۆستا ئەرکان ئەگەر شتێک تەبێ لەسەر گەروی هورموز ئەگەر شتێک تەبێ پێ دوایە تاکو ئێستا ئێران بڵێن پێشتر لە خۆ لە گفتوگۆکاندا نەبوو ئێستا وەکو چەکێکی کارگەر بەکاری دێنێ اینجا سەبارەت بە زۆر قسە سەرەوە دەکە ئێستا بۆ نمونە دەڵێ ترامپ دەڵێ سوپای پاسدارانمان لاواز کردووە بەس ئێستا دوای ئەم قۆناغا ڕۆڵی سوپای پاسداران بێستر نەبووە ئەوانەی کە دەسەڵاتیان وەرگرتووە ئەوانەی کە ئێستا ئەمڕۆ بەریار بەدەستن وڵای ئەگەر باسی
لە قۆناغێک باز لە کۆتایی هێنانی جەنگ بکەین یعنی من وایە بینم ئەگەر ئێستا ئێران جگە لە تەسلیمبوونی 100% هەر جۆرێکی کە لە ڕێکەوتن بیەوێ لەگەڵ ئەمریکا بیکە ئەمریکا ڕازی نابێ ئەمریکا 47 ساڵە ئێرانی لە دەست دەرچووە ئەمە هەلێکی زۆر گەورەیە وەکو ئەو سنوورە جوگرافی کاگتۆر باسی کرد ئەو سنوورە جوگرافی جارێکی کە کۆنتترۆل کاتەوە بۆیە بەڕاستی ئەیەوێ ئێستا تۆڵەی ئەو 47 ساڵە و ئەو هەموو زیانەی کە لەو 47 ساڵا کردوێتی ئێستا قەرەبووی بکات بەڵام بووی دەکرێت ئێستا لە خۆناغەکان ئەگەر بۆشی بکرێ یعنی بۆی بکرێ نایکات هەتا چەند ئامانجێکی هەیە جێبەجێ نەکە یعنی ئەم لێدوانانەی ترامپ باوەڕکە تەنها بۆ کۆنتترۆلکردنی بازاڕی جیهانیە و بۆ مەشغوڵکردنی بڵین وڵاتانی دیکەیە 48 سعادانەی کا بە 5 ڕۆژ دوایی کا بە 10 ڕۆژ مۆڵەتەکە یعنی ئەو لێدوانانەدا ئەوە تەنها تاکتیکی جەنگە ئەنا ئەگەر سەرنج بدەین ئەمریکا زانی کە ئێرانی 100% پێ تەسلیم ناکرێ گەشتوتە کۆتا قۆناغی جەنگەکە و ئەم جەنگەش کۆتایی پێ ناهێنێ هەتاوەکو من ناوم بە غەزەکردنی ئێران هەتاوەکو وەکو چی لە غەزە کرد تەواو ئێرانی کرد تا ئێرانی ژوالیان نەکات لەناو ئێرانە سێ ناوەندی زۆر سەرێکی هەیە کە ئامانجی ئەمریکایە یەکەم ناوەندە زانستیەکانە ناوەندە زانستیەکان لە چیا خۆیە بینێتەوە یەکەم لە زانە ئەتۆمیەکان کە یەکە هەتا هەر پێش ئەم جەنگە و لە ڕابردووشە من لە 2012 لە ئێرانە خوێن و کاتە ماستەر تەلەبەی ماستەر بووم ئەو کاتە کۆمەڵێک کەسی تیرۆرکردکە یەکێک لەوانە مامۆسای ئەو زانکۆیە بوو لە قەزوین ئەحمەدی ڕەوشندل بوو کە کوردێکی کرماشانی بوو یعنی لەو کاتەوە بە دوای زانە ئەتۆمیەکانە بۆیە ئەمریکا بە جدی نایەوێت وڵاتێکی بەرامبەر بوەستێ کە خاوەنی قسەی زانستی بێ خاوەنی زانای بوارە جیاوازەکان بێ بۆیە بینینە وڵاتانەشی ئەمریکا کۆنتترۆلی لەسەریان هەیە تەنها ئەڵە تۆ بڕۆ بابەتی تەسەوف بخوێنە تۆ بڕۆ عارف بە تۆ بڕۆ ئەدەبیات بخوێنە زانستی مرۆڤایەتی بخوێنە لە زانکۆی مووسڵ هەندێک تاقیگە هەبوو وێرانی کرد لە دوای 2023 بۆیە بابەتە زانستیەکان کە لە زانە ئەتۆمیەکان خۆیە بینێتەوە خاڵی یەکەم ئەمریکا نایەوێ ئێران شتی وای هەبێ دووهم لە ناوەندە زانستیەکان بە تایبەتی زانکۆکان یعنی لە ماوەی ئەم جەنگەیە 21 ناوەندی زانکۆی تۆباران کردووە لە ناو ئەم 21 کۆلێژەی زانکۆوە 154 ناوەندی لە کۆڵینەوەی زانستین هەر 154ەکەی بۆمباران کردووە کە طبعا لە ناو هەموو ئەم 154 طبعا کۆمەڵێک زانا کۆمەڵێک لێزان لەو شارەزا لەو بواری زانستیە هەمووی تیاچوون یعنی ئەمە زیانێکی زۆرە بۆ ئێران ئەگەرسێکین بۆ هەروەها زانستی سەربازی بە تایبەتی پیشەسازیە سەربازیەکانی دروستکردنی درۆن و موشک نایەوێت فیشەکێک لە ناو ئێرانە دروست بکرێت بۆ دەکرێت مامۆستا قسە لەسەرەوەی ئەوەی بۆ دەکرێت ئەمە بۆی دەکرێت یا بۆی ناکرێت درێژە بە جەنگەکە ئەدا بۆ ئەوەی زۆرترین بوانیش زۆر بۆ من ئەمریکا لە ڕووی کارگەری لەسەر ناوخۆی ئەمریکا ئەم لێدوانانەی بنکەکانی ئەمریکا بەڵێ نەچوونە پێشی خۆناغەکانی گۆڕانکاری لە ڕژێمی ئێران ئەم لێدوانانەی ترامپ یعنی هەندێک پێی وایە لێدوانی شێتانەیە و دیراسە نەکراوە ئەوانەیە بەڵام من ڕێگەڵێم پێچەوانەیەوەیە بەڕاستی زۆر بە دیراسەکراویم لێدوانانەدا و تا ئێسش کۆنتترۆلی بازاڕی تا ڕادێکی زۆر کردووە هەتا وڵاتانی هاوپەیمانیشی ناتوانن فشاری تون بخەنە سەری کە بڵێن ئەم جەنگە چەنی پێچێت لەکوێ کۆتایی پێیە بۆیە زۆر عاقلانە یعنی ترامپ شخصێک نییە کە قسەیەکە شخصە قسەیەکە بەڵام دامەزراوەیەکە زۆر بە عاقلانە ئیدارەی جەنگەکە و اینجا ئەگەر بینە سەر بابەتە سەربازیەکانی ئێران نایەوێت ئێران و کووتمان فیشەکێک لەو وڵاتە دروست بکرێ ئەگەر ئەمریکا نەیزانێ و بابەتە اقتصادیەکەی بریتیە لە ئەو پاشەکەوتە ئابووری کە لەش هەر لە ئابووری ئاڵتونی بڵێ هەتاوەکو دراو هەتا هەموو شتێک ئەبێ ئێران ئەمریکا کۆنتترۆڵیکە هاوشێوەی عێراق نەوتەکەشە فرۆشێ بەڵام ناتوانێت داهاتەکەی وەربگرێ بۆیە ئەیەوێ ئەوەی کە سەروەت و سامانە لەو وڵاتە تەواوی لە ناوی ببا و مەجای دروست بوونەوەی تیان نەبێ و خۆی کۆنتترۆلی بکە لە بەرامبەریشە ئەوەی کە ماوەتەوە بە بکەومەکەی خۆی یعنی ئەم لاولای پێ بکرێ هەتا حکوومەتێک بەوەکو عێراق بێ ئەوەنە دۆلارم بدەرێ بۆ ئەوەی لە فلانە پرۆژەیە سەرفی کەم ئەوەی کەم بەرێبی دەم بە موچە یعنی تەواو کۆنتترۆلی ئێرانی لە بەردەسا بێت چونکە بەڕاستی بڵێم 47 ساڵە سەرۆکی ئەمریکا نییە هاتە بێ باسی ئێرانی نەکرد بێ و هەموو ئەمانە ئێران تەحەدای کردوون بەڵام ئایا تا چەندەوە جێبەجێ دەکرێت لە مەیدانی واقع میدانەکە تا ئێستا یەکلا نەکراوەتەوە
ئەوە تا بابولمەندە بە ئەوە حیزب وڵای پێشتر وتیان کۆنتترۆل کرد ئێستلیان زیندوو بۆتەوە لە باشووری لوبێکی زەمەنیش هەیە کە حەکیم ئەفمە مەستاویش مدەی 6 ڕۆژ 2 مانگە لە بەردەم ئۆپەراسیۆن وەکو دەسەڵات کە تا مدەی 2 مانگە توانێت ئۆپەراسیۆنی سەربازی بکەوە لا دواتر بکردەوە بۆ کۆنگرس و کۆنگرس وەرگێت بەڵێ بێزەڵێت یعنی ئێسش لە زۆر شتا یعنی کۆنگرس پشتیوانی ترامپە هەرچەند ڕێژەکە زۆر کەمە یعنی ئەو کاتەوانە بێ ینیەوەش مخالف و موافقەکەەوە بزانام هەر هەژنۆ کۆنگرسمانێکن بەڵام بەگشتی هەر پشتیوانی ترامپن یعنی بۆیە ئێستا گەر سەرنج بدەیت لەم هەفتەی کۆتاییە زۆرترین هێرش بۆ ژێرخانی ئابووری کراوە زۆرترین ناوەندی زانستی ئێران وێران کراوە هەتا وێزگەی کارە بە جۆرێک ئەو وڵاتە وێرانەکە کە جارێکی تر نەتوانێت چەمچێک هەیە لە ناو دنیاە بەتایبەت لە دوای جەنگی جیهانی دووەمەوە جیهانی سێم نەتوانێت ئەم جیهانی سێمە ئێران تێپەڕێنێ بێتە جیهانی یەکەم و دووەم وەکو وڵاتێکی پێشکەوتوو ئێران ئێستا لە جیهانی سێما بوو بەڵام لەو وڵاتانە بوو کە لە یعنی گوازەرەوەی پێشکەوتن نابوون بەرەو جیهانی دووەم و بەرەو جیهانی ناگەنە یەکەم بەس دووەم بۆیە ئەمریکا ڕێگری ئەکالەوە ئەگەر باسی گەروی ورمز دوای دێمە خزمەت بۆ گەروی کاکتۆر سەبارەت بە نرخی وزە کۆنتترۆل دەکرێت ئێستا بڵین چۆتە $170 پێشتر 60-70 دلار و تقریبا بزانم نزیکی $40 چۆتە سەر نزیکی $40 کۆنتترۆڵی ئەم جەنگە کاریگەری ئەوە بڵێن بە لێدوانێک ترامپ بتوانێت کۆنتترۆلەکە وە لە ڕاستیە ئێمە بۆی لەوەی نەوتەکە تێبگەین باسم کرد کە فەنزەوی لە پێش ئێران کەوت ئامانجەکە بابەتی پەترۆدۆلارە بەهای دۆلارە چکە دۆلار چەکێکی دارایی نییە پارەیەک نییە کە من تۆشتی پێکرێت دۆلار عملەیەکی سیاسی پێشەوە عملەیەکی دارایی بێ بەشێکی زۆری ئەم شەڕە ڕەبتی زۆر هەیە بە پەترۆدۆلارەوە کاتێک کە تۆ یەکە دووهەم وڵاتی احتیاطی سێهەم وڵاتی احتیاطی نەوت دووهەم وڵاتی احتیاطی غاز کە ئێرانە بتەوێ بکەوێتە ژێر کۆنتترۆڵی خۆت یەکەم وڵاتی احتیاطی نەوت کە فەنزەوی لایە ئەمان لە ژێر دەسەڵاتی خۆت ئێم نەوتە بە دۆلارە فرۆشی کاتێک کە ئەم نەوتە هەچ کەس بیکڕێ ئەبێت دۆلار پەیداکە کەواتە دۆلار نرخی بەرزەبێتەوە بۆیە پێش ئەم جەنگە احتیاطی ئەوە خرا کە دۆلار نرخی دانەبەزێت کە من تەوەقوعمە کرد و باسیشم کرد و نەوتەکەش دیسانەوە ئەمریکا و هەندێک لە وڵاتانی کە بەشداری لەم شەڕە احتیاطی وایان خسووە نەوت طبعا لە سەرەتای جەنگەکەەوە لە هەفتەی یەکەم تەنها بەم جەنگە ئەمریکا یەکسەر بووە یەکەم هەناردەکاری یەکەمین وڵات لە زۆری هەناردەکاری نەوت و غاز ئەمریکا ئێستا وەک جاران نەماوە جاران بڕێکی ڕێژەیەکی زۆر پێویستی بە نەوتی دەرەوە بوو ئێستا وای کردووە بە لە 30 بۆ 40 پشتبەستنی بە نەوتی دەرەوە چکە بۆ توانوێتی پیشەزازی بەرهێمێنانی نەوتە قورسەکەی خۆی بەرەوە پێش بات ئەوە خاڵێکی تر ئەم نەوتشتانێک کە دەسەکەوێت احتیاطی ئەوەی خستووە تا $200 بڕوە ئەو کێشەی نەبێت بەڵام ئەمە بۆ کێ کێشێ هەر بۆ زانیارێک لە بەرنامەکەی تو بۆ نرخی سوتەمەنی لە ئەمریکا بەرز بۆتەوە بۆ نمونە بانزینە گاڵۆنی بازۆکە نزیکەی 3-4 لیتر بێ بەرز بۆتەوە دۆلاری زیاتری بڵین خۆی ئەیپاڵەوێت نەوتیشی هەیە بەرزبوونەوەکەی ئەڵم چی ئەڵم هەتا $200 بڕوانەوت و خۆشان بۆ ئامادە کردو هەر بۆ معلومان من سەر پێش جەنگەکەشەوەموت و هەر خۆشان زەرە ناکەن قازانجەکەن بگ لە بەرزبوونەوەی ئەو نەوتە ئەم بلۆکە زەرەرێکی زۆرەکە ئەوەی کە ئێستا ئێران خۆی لە شەڕایە سین دوای ئەوە خاڵێکی تر کە گرنگە باسی کەم بەڵاگەر بە کورتی ئێران گرنگی لە ڕووی جوغرافیاوە چەند باسی کەین بە دوو بەرنامە تاوە نابێکاگە ئێمە بەشی ئۆراسیامانەیە ئەوەی کە ئاسیا ئەوروپا بەهێکەوە ئێران بێکەوە دەبێتێتەوە ئێران بە معنای کەلیمە ڕێک پێناسە ئەکرێ بە پردی بەستنەوەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە چەقی ئاسیا و وڵاتانی دوای ڕوسیا ئەمە قسە گرنگەکەی وڵاتانی دوای سۆڤێت ئەوانەی کە لە سۆڤێت جابوو قرغستان و تاجیکستان و تورکمانستان و ئەو وڵاتانە باش تۆ ئەزانی ئەگەر ئێران بکەوێتە دەست ئیسرائیل و ئەمریکا هەموو ئەو وڵاتانی کە لە سۆڤێت جابوونەتەوە ئەمانە ئەبنە بەشێکی تریش لە ئابووری ئەمریکا و ئەو تەماحە سیاسی و اقتصادی کە هەیەن وزائیدەن ئێستا بۆ معلومات حەزەکەم لە بەرنامەکەی جەنابتە بیڵم ئێستا بەرنامەیەکی وڵاتی سخین کە خوێنمەوە ئیعلانی کردووە کە سبەین ئەو بە لە بەرنامەکەی تۆ بڕاست سبەینێ سیوێکی مانگ جێگیری سەرۆکوەزیرانی پاکستان محەممەد
کە لە هەمان کاتە وەزیری دەرەوەی پاکستانە سبێنی ئەگاتە سین بۆی سین تەکلیف لە ئێران بکە کە ئێران ڕازی بێ بە مەرجەکانی ئەمریکا چونکە سین تا ئەم دقە بێوێ لەوە زیاتر درێژە بکێشە زەرەرێتی و حەز ناکە زۆر درێژە بکێشێ ئەگەر چی بە پێی زۆرێک لە ناوەندەی توێژینەوەکان گومان هەیە لەوەی کە ئێران ئەگەر سینیش داوای لێکە گومان هەیە لەوەی کە ئەمریکا ئێران ڕازی بێ بۆ مەرجانە بۆیە ئێمە کەسمان حەزمان بەم شەڕنیە حەز ناکەینەوە زیاتر فراوان بێ بەڵام بەداخەوە کەوتوینێتە نێوان بەرداشی بەرژەوەندی وڵاتە زلێزەکان کەوتور سەبار بە مەرجەکان پێ دوای ئێران هەمووی قبول بێ ئەگەر وا بکات دۆخەکەی چی لێ بە کورتی وسوای شێوەیە کە ئێستا بێتە پیاڵە ژەهرەکەی چونکە لە سەردەمی خومینیە ڕابەر بوو مؤسیس بوو ڕابەری شۆڕش بوو خۆی ئیشەکەی کردبوو لەبەرەوە ئاسایی بوو کە شکستەکە لە ئەستۆ بگرێ بەڵام ئێستا لە ئێرانە ئەوترێ کەسێک نییە وەکو کەسی یەکەم شکست لە ئەستۆ بگرێ و هەر پێم وانێ ئێرانی ئێستا بیاوێ شکست بێنێ یعنی بە قەناعەتی من شەڕەکە درێژە ئەکێشێ شەڕی زەمینیش دروست ببێ ئێران هەر ئەمێنێ ئەو سربەخۆیی کە بە فەرماندەکانی سوپادراوە هەر یەکەیان لە شوێنی خۆی فەرماندە و ئامروناهی خۆیەتی ئێران تەسلیم نابێەوە بە ئاسانی و ناچێتە ژێرباری ئەو داوایانی ئەمریکاوە یەک قەوسش ببووە یەک قەوس ئیزافەکەم حەزەکەم لەسەرەوە قسە بکەیانی لە ئێرانە بڕیاری سیاسی پێویستی بە فتووە ینی ئەوە نییە بڵین وڵای هەر بڕیارەکە ئەدرێت لە ڕووی ئیداری و لە پەرلەمان لە دەسەڵات فەقیه بێ یعنی ئەوەندە عقائیدین شەڕ و ئاشتی لای ڕابەر سەبارەت بە عقائیدی پێویستی بە نقطە هەیە لەوەی یەک تۆز لەگەڵ کاکتۆرە کۆک نەبم لەسەرەوەی کە نرخی نەوت بگاتە $200 ناڵم دەگات ئەگەر بگاڵم ئابووری ئەمریکادا ئەتەپێ چونکە هەر ئێستش هەموو جارێکە نزیک ئەبینەوە لە دووشەمە بینین کە ترەمپ لە یەکشەمە و لە شەمەیە کۆمەڵک تەسریحات هەیە بۆ ئەوەی بازار هێواشکاتەوە لەگەڵ ئەوە شاهێشتا ناجێگیری هەیە بۆرسەکانی ئەمریکا بڕوخێن نرخی پشکەکان دابەزێ نرخی سوتەمەنی لە ئەمریکایە بەرز ببێتەوە جمهوریەکان لە سەداسەد ئیدۆڕن لە داهەڵبژاردننی میتێرم کە لەمان 11 بەس کاکتۆر خۆ ئەمریکا لەبەر خۆی نییە کە ئەو لێ دوانانە بۆی نرخینەوە دابەزێت ئەمریکا حەکیم با ئەمە ڕوونکەمەوە ئەمریکا ئێستا پێویستی بە دڵڕاگرتنی زۆرینەی وڵاتانە تاوەکو فشار زۆر نەبێت لەسەر وەستانیشە ئەمە یەک دوو ئەو نایەوێت تەناخۆی خۆی بە خاوەنی خۆی نازانێت ئەو پێی وایە نابێ وڵاتانی ئەوروپا ئەوەندە زەرەرکردن فشارەکەی لەسەر قورس بێ ئەگینا ئەو ئێستا یەکەم وڵاتی احتیاتی نەوت لە عالەما فەنزەوی لە احتیاتەکە لەش دەست خوایە کاکتۆر 300,000 ڤەنزوێلا خاڵێکی تر حەزەکەم باسکەم ئێمە ئەبێ ئەو بزانین نە ئێران نە ئەمریکا چاویان لەوە نەبوو بێنە ئەم جەنگە و بەگیرفانی بەتاڵ هەموو جەنگێ زۆرترین زیانی هەیە ئێستا ئەوە وڵاتەکان بڵێ ئەمە بەرامبەر یەک بەکارێن کە ئەم جەنگە ئەوەندە زەرەرە و بڵێ وڵاتان کاکە لە هەرێمێکی کوردستانمە بڕۆ ڕاپرسی کە بزانە چەند شەریکات زەرەری کردووە کە هێشتا شەڕەکە لێرانیە بۆیە پێم وایە بڵێ زیان زۆر ئەکرێ بەڵام ئەخیر کەس کە زیانەکە لە بەرزبوونەوەی نەوت ئەمریکا بەڵام ناوێت فراوان بێ بۆ ئەوەی فشای لەسەر نەبێت کاتشمەوە حەزەکەی گەروی هەنووز هەڵدەگرین بۆ کاتێکی بەزەگە شتێکت ماوەی سوپاسەکەین بە کورتی بێت سەلامەتی وەڵا ئەم جەنگە پێویستی بە ئەندازیارێکی ڕاگوزەر هەیە ئەگەر مەجال بۆیە باسمان کردایە ئەم ئەندازیارە ڕاگوزەرە لە قۆناغی مێژووی لە سەردەمی قاجاری و هەردوو پەهلەوی کەسایەتیەک هەبووە ئەم قۆناغە ڕاگوزەرەی لە ئەستۆ گرتووە ئایا ئەو کەسایەتی ئێستا لە ئێران هەیە ئەگەر مەجال بوو لە دواتر ئینشەڵا بەرنامەی داهاتوو کاتی داهاتوو توانین قسە لەسەرەوە بابەت ئینشەڵا سوپاسان دەکەین مامۆستا کانزا زۆر کار بە ئەحمەد ساڵح و دکتۆر ئیسماعیل بەزنی سوپاسیان بەدەبوونتان دەکەین سوپاس بۆ بینەرانی بەڕێز سوپاس باوکارانم خواتان لەگەڵ